هذه بكالوريوس لەگەڵ شەهادەی پۆلی شەشت ئامادە بیتن بە دەرەجە و بە جیداریش. بە دەرەجەکە چۆنە؟ تۆ داوا دەکەیت بە دەرەجە لە کولی خۆت و پاشنجنە لە تەربیت و لە ئەزمونەکان و پاشنجنە تەزدیقی دەکەیت. ئەوە دەربارەی شەهادە دەبی شەهادەت مەزبوط بیتن و بە شەهادەی بە دەرەجەت دەبی لا بیتن. دوو دەبی تەسکەی دوو دکتۆرت هەبیتن ئەگەر لە بۆ ماستەریان لە بۆ دکتۆرای بخوێنی تەسکەی دوو دکتۆری دوو دکتۆر تەسکێت بکە. بۆ نمونە کەسێک لە بەکالۆریۆس تەواوی کردووە بەکالۆریۆسی تەواو کردووە دیوێتن منحەی پڕکاتەوە دەبی بستە لای دوو دکتۆری جامیعەکەی خۆی بڵێ تەسکێم بدێ دەستمە شوێنێکی دەخوێنم تەئیدم بکە کە من تەڵەبی ئێرەکوانە بوومە و تەڵەبەیەکی وا بوومە تەڵەبەیەکی باش بوومە ئیتر ئەوان خۆیان کلێشیان هەیە هەموو دکتۆرێک دەتوانێت لەگەڵ پڕ بکاتەوە و تەئیدت بکاتن کە تۆ تەڵەبەیەکی باش بوویت و هیچ کێشەت نەبوو و سلوکیەنیش. پاشەنجینێ ئەوە دوو تەسکیەکە و شتێکی تری هەیە پێی دەگوترێتن ئی عەمەلت چ ئیشێکی دەکەیت یعنی بۆ نمونە تێیدا عەمەلەکە چ ئیشێک دەکەیت تۆ وەرک ئێکسپرێنسی پێ دەڵێن لە ئینگلیزی لە عەرەبیەکەی تۆ ئێستاکە بۆ نمونە لێرەکوانە دابێتی تەماشا دەکەیت تەجروبەی عەمەل تەجروبەی عەمەلت لەکوێ ئیشت کردووە بۆ نمونە کابرا لە دائیرەیەک هەیە لە کۆمپانیاکیشی کردووە یان بۆ نمونە کەسێک لە ئینستیتوتیا لێرەکوانە ئیشی کردووە ئەو جیهاتە نامەیەک دەنووسێتن بە ئینگلیزی یانش ئەوەتە بە عەرەبی یان ئەوەتە بە تورکی نامێک دەنووسێتن فڵانی کوڕی فڵانی لای ئێمە ئیش دەکاتن یان ئەوەتە مەبلەغی پارەکەشی تێدا دەنووسیتن. ئەوە دەربارەی تەجروبەی عەمەل وەرک ئێکسپرێنس و خاڵێکی تری کە ئینسان لە پێش هەموو شتێک ئامادەی بکات سیڤیەکی خۆیتی بەڕاستی ناکرێتن بێ سیڤی کەسێک سیڤیەکی خۆی ئامادە دەکات دەربارەی خۆی ئەمە ناوم فڵانی کوڕی فڵانە و تەمەنم ئەوەندەیە موالیدم ئەوەندەیە ئیمێڵەکەم ئەوە ئیمێڵەکەی منە تەجروبەی حیاتی عەمەلی من وا بووە لە فڵان شوێنی ساڵی ئەوەندە پۆلی شەشم تەواو کردووە بە ساڵی ئەوەندە بەکالۆریۆسم تەواو کردووە ساڵی ئەوەندە ماستەرم تەواو کردووە ئەگەر لە بۆ دکتۆرابی ئەو شتانی خۆی تێدا دەنووسێ و لە فڵان شوێنی کارم کردووە و کارکردنەکانیشم وا بوویان لە فڵان دائیرەی کارم کردووە لە فڵان موەسسەسەی کارم کردووە یان لە فڵان یان هەر ئیشێک کە تێیدا عامە تێیدا دەنووسی و پاشانجینێ چ شەهادەیەکت هەبوو بەڕاستی لە سیڤیەکەی تێیدا بنووسە بۆ نمونە هەیە چاکردنەوەی مۆبایل بۆ تێیدا نووسیبێتی یان هەیە دەورێکی ئەکادمی بینیوە یان خولێکی بینیوە تێیدا بنووسە مەهماکان ئەگەرات یان بۆ نمونە کابرا دەورێکی دینی بینیوە شەهادەی وەرگرتووە تێیدا بنووسە یان تەنبیه بەشەری ئەوانی کە لە تەنبیه بەشەری دەوریان بینیوە ئەو دەورانە تێدا هەموو بنووسە چەند سیڤیەکەت بە قووەتر بی پاش دەرەجەی ئەمەلی وەرگرتنت زیاتر ئەتوو چەند سیڤیەکەت باشتر بی ئەمەلی وەرگرتنت باشترە. جا بینە سەر چۆنیەتی پڕکردنەوەکەی یەکەم جار تۆ ئەگەر بتەوێت پڕکەیتەوە ئەلێرەکوانە لە گۆگڵ سایتی ڕسمیان دەکەیتەوە لە گۆگڵ سایتی ڕسمیان دەکەیتەوە تورکیا بروسلەرێ لێرەکوانە دەینووسی تورکیا بروسلەرێ ئەوت کە کردەوە ئەو موقعی سکۆلەرشیپی تورکیایە کە ئەوەی لێدەی تورکیایە بروسلەری لێدەدەی ئەو موقعی تورکیایە پاشەنجینێ دەیتە سەر تورکیایە بروسلەرێ کە وەکو لێرەکوانەوە دیارە کلیکی لەسەر بکە فۆرمێکی وات دێتە پێش ئەو فۆرمەت کە هاتە پێش ئێستاکەوە لە پێشە هەمووتانە ساڵی 2020 یعنی وەرگرتنی تەڵەبە لە بۆ ساڵی 2020 وەرگرتنی تەڵەبە ساڵی 2020 و ئیستەقبالیەکەت دەکاتن لێرەکوانە ئەوە فۆرمی عامی بیدایەتی کە تۆ بتەوێت سکۆلەرشیپ پڕ بکەیتەوە. لە پاشەنجین خۆتۆی دووەم چ دەکەیت پێش ئەوەی ڕیجستەر بکەیت پێش ئەوەی خۆت ماندوو بکەیت پێش ئەوەی بچیت فۆرمەکە پڕکەیتەوە لێرەکوانە لە خوارەوە ئەهان نووسرا پڕۆگرام سێرج یعنی بە دوا گەڕانی ئەو پرۆگرامە
لێرەکوانە هەموو زانکۆکانی تێدا نووسراوە. ئایا ئەو بەشی تۆ کە دەتەوێتن پڕ بکەیتەوە ئایا شمولی ئەو سکۆلەرشیپە دەکاتن؟ کابرا شمولی ناکە. ئێستا بۆ نمونە من تەمەشای لغەی کوردیم کرد، ئەو ساڵ تەمەشای کوردیم کرد لێرەکوانە قسمی کوردی لێمدا لێرەکوانە هیچم ناداتێ دەکا قسمی کوردی، قسمی ئادا، کولی ئادا، قسمی کوردی شمول ناکات. ئەوەی کە زۆریش بەڕاستی لەو سکۆلەرشیپەی کە تەجروبەمان کردی هاتبیتەوە ئەقسامی طبی و کولی ئیدارە و اقتصاد و بەشەکانی مێژوو و بە تایبەتی بە پلەیەکیش بەڕاستی شەریعە یەکجار زۆر وەردەگیرێتن لەوێ دەرێت. ئەو بەشانە زۆر یعنی بەشی باشە لە بۆ وەرگرتنی ئەو سکۆلەرشیپەی باشە. بۆ نمونە من دێمە ئێرەکوانە بەشێکم هەیە، دێم لێرەکوانە لێ دەدەم ئایا دەبی ئەو بەشێک کە ئەمن تێیدا دەخوێنم تێیدا بیتن. بۆ نمونە ستاتستیک بەشی ئێحسا لێ دەدەم لێرەکوانە دەنووسم ستاتیستیک دەڵێ بەڵێ بەشی ماتماتیک بەشی بیرکاری و لەگەڵ بەشی ئامار هەیە. باشە ئەو جا کە ئەوم لێدا وا لێرەکوانە کە لێم داوە ماتماتیک ستاتستیک دەڵێ ئەو بەشەمان هەیە. باشە ئەو بەشەت هەیە لە بۆچی هەیە لە چ لیڤڵێک ئەو بەشە هەیە؟ ئایا ئەو بەشە لە بۆ بەکالۆریۆس هەیە یانیشەوەتە لە ماستەر هەیە یانەوەتە لە بۆ دکتۆرە یانیش لە بۆ هەرسێ لیڤڵەکەی هەیە. دەیتە ئێرەکوانە هەنووسرایە سلێکن ئیدوکیشن لیڤڵ هەڵبژاردننی ئەو لیڤڵی ئەو مستەوای کە تۆ دەتەوێت تێیدا بخوێنی. ستا بۆ نمونە ماتماتیکم لێدایە باشە بزانم ماتماتیک لەکوێ هەیە لە چ لیڤڵەک هەیە. دێم لێرەکوانە دەیکەمەوە دەڵێ بەکالۆریۆسی هەیە لێرەکوانەوە نووسرایە بەکالۆریۆس دگری لێرەکوان دەڵێت بەکالۆریۆسی هەیە دەتوانی لە کولیە بخوێنیتن و دەتوانی لە ماستەر بخوێنی و PhDشمان هەیە لە بۆ PhDشمان هەیە لە هەر سێ لیڤڵەکەی هەیتمان هیچ کێشەمان دەڵێتن تێیدا نییە ئەوانەمان هەیە. یان بۆ نمونە بەشێکی تر لێرەکوانە بەشی مێژوو باشزانین بەشی مێژوو هەیە لێرەکوانە لێ دەدەین هیستیۆری باش بابزانم بەشی مێژوو دەڵێ هەیە. باشە بەشی مێژووم کە هەیە لە چ لیڤڵێکەیتە دەڵێتن لە هەموو لیڤڵەکان هەیتە لە بەکالۆریۆس هەیتە لە ماستەر هەیتم لە PhD هەیتە لە ماستەر هەیتم لە بەکالۆریۆس ماستەر لە بۆ دکتۆراش هەیتم کەواتە ئەمن لێرەکوانە تەجروبەی دەکەم ئایا بزانم ئەو شوێنێک کە ئەمن لی دەخوێنم هەیە یان نا شمولی ئەو سکۆلەرشیپەی دەکاتن یان نا. ئەوە جاری یەکەم ئەلحەمدولیلا بۆ نمونەوە زانیمان ئەو بەشێمی تێدا ئەو جەدیت لێرەکوانە نووسرایە ئەپڵای لۆگ ئین ئەوەی سەرسەرەوە ئەپڵای لۆگ ئین لێرەکوانە دەچیتە ناو سکۆلەرشیپەکەی بابزانین بابچینە ناو سکۆلەرشیپەکەی ئەپڵای بابکە ئەوە ئەپڵام کرد. لێرەکوانە مووقعی سکۆلەرشیپی ڕسمی کە تۆ دەتەوێتن داخیلی بی لە بۆ دەبیتەوە کە تۆ دەتەوێت داخیلی بی لە بۆ دەبتەوە. باش دێم لێرەکوانە تۆ ناتوانیت داخیلی ئەو مووقعبی ئەگەر هاتو ئیمێڵێکت نەبیتن دەربارەی یەتەبە ئەو مؤسسەیە کە تەڵەبەی وەردەگریتن لە تورکیا دەبیت تۆ ئیمێڵێکت هەبی ئیمێڵێک دابنیت ئیمێڵەشی دروست بکەیت تایبەت بەچی بە وەرگرتنی ئەو سکۆلەرشیپەی دەی کە ئیمێڵت هەبوو کە ئیمێڵەکە دروست کرد دەیتە ئێرەکوانە ڕیجستەر هەر لە خوارەوە ڕیجستەر دەی خۆت تۆمار دەکەیت خۆت تەسجیل دەکەیت ناوی خۆت. باشە دێم لێرەکوانە ڕیجستەر دەکەم ناوی خۆم کە ڕیجستەرم داگرت شکلێکی وام لە بۆ دەرتەوە کە ڕیجستەر بکرد شکلێکی وام لە بۆ دەرتەوە بە شێوەیەکی عام شکلێکی وام لە بۆ دەرتەوە ئایا چۆن خۆم ڕیجستەر دەکەم ئێستاکە دەی لێرەکوانە نووسرایە نەی لێرەکوانە لە نەیمی میدیال نەیم
سوارنەی میدیال نەیم نەیم و میدیال نەیم و سوارنەی مەکە یعنی ناوی چی؟ ناوی خۆت ناوی باوکت ناوی باپیرت وەکو پاسپۆرتی دەنووسی ئاگادار بێت یعنی لێرە کوانە دییانیش لە بۆ ئیمێڵەکەت نەکێشت ناویتن ئیمێڵەکەت بەچ بۆی دەنووسی دێم لێرە کوانە ناوی خۆم دەنووسم دێم ناوی خۆم دەنووسم لێرە کوانە بۆ نمونە کارزانەوە دێم لێرە کوانە ناوی باوکم دەنووسم لێرە کوانەش ناوی باپیرم دەنووسم کارزان طيبی ئەلێرە کوانە حەمەد ئەوە ناوی خۆم ناوی باوکم ناوی باپیرم دەنووسم پاشان ژینێ دێم ڕەگەزەکە چ ڕەگەزەکە ئەو کەسێک کە تەسجیل دەکات کوڕەیان کچە ئەگەر هاتوو کچبی فیمێڵی هەردەبژێریتن ئەگەر نەمێڵ ئەبنەوە منێڵم هەڵبژات پاشان ژینێ ئەلێرە کوانە لە بۆ ساڵی چەند تا چەندە ساڵی بۆ نمونە لێرە کوانە ئەو پاسپۆرتەت ئەو پاسپۆرتێک کە هەیتت لە ساڵی تۆ دەربارەی خۆت نەفوسی خۆت لە ساڵی چەند لەدایک بوویت لێرە کوانە ئەمن دەڵێن بۆ نمونە ساڵی 1989 ئەمن 89 لەدایک بوویمە دوای لێرە کوانە چێن دەرێ هەڵدەبژێریت ئایا تۆ جنسیەت چێت هەیە جنسی ئەوروپیت هەیە یانیش جنسی عراقیت هەیە ئێمە هەموو جنسی عراقیمان هەیە دێم لێرە کوانە عراقی هەڵدەبژێرم لێرە کوانە عراقی هەڵدەبژێرم پاشەوەی دێمە ئێرە کوانە ئیمێڵم هەیە ئیمێڵ ئەگەنم هەیە دێمە ئیمێڵەکەی نازانم کەس هەتا ئێستا کێشی هەیە لە ڕجستەری واضحە خۆتۆیەکی ئاسانە بەڵام هەر دەمێت تۆزێک بەسەری تێپەڕ لەبەرەوەی کاتەکە کەمە عملیەکانی تری شارەزابی دێم لێرە کوانە ئیمێڵی خۆم دەنووسم جوان ئیمێڵی دەنووسم ئیمێڵەکەم چییە ئەو ئیمێڵی دەنووسم ئەو ئیمێڵی کە دەینووسی دەبتە ئیمێڵی ڕسمی یەتەبەی ئەو ئیمێڵێکی ڕسمیە سکۆلەرشیپی تورکیا مامەڵە لەگەڵ تۆ دەکاتن ئەو ئیمێڵە حتا تەخەڕوزیش دەکەیت حکوومەتی تورکیا وەکو یەتەبە وەکو وەزارەی خارجی وەکو وەزارەی ناوخۆ لەگەڵ تەعامل دەکات بۆ ئیمێڵە هەر کاتێک ئەو ئیمێڵت لێ بزر بوو بەڕاستی دەکات هەتوو هیچت پێ ناکرێت نابی بزر بکەیت چونکە حتا دەڕۆی دەچێ ناو جامیعای کە وەردەگیرێت کە لە بۆ قوڵوڵی هەمووی دێتەوە ناو ئیمێڵە هەتا لە وێندەرێت دەربارەی وەرگرتنی کۆرسی خوێندنت کە بە زمانی ئەگەر تورکی بینی ساڵێک تورکی بخوێنیت بەڵام ئەگەر هاتوو بە زمانی تورکی نەبوو ئەوە ناخوێنیت یانیش ئەوانەی کە ئینگلیزیان هەیە ناخوێنن یەکسەر لە سکۆلەرشیپەکەی دەست پێ دەکەن دەست بە کۆرساکی دەکەن یان دەست بە کالۆریۆسی دەکەن ئەوانە لێرە کوانە ئیمێڵی خۆت دەنووسی ئەو جارە ئیمێڵ ئەگەن دووبارە ئیمێڵەکەی تکرار دەکەیتەوە لێرە کوانە پاسوۆردەی هەڵدەبژێریت لە بۆ ئیمێڵەکەت هەیە ئیمێڵی هەیە بەڵام پاسوۆردەکەی دەوێت فەرقی هەبی لێرە کوانە پاسوۆردەی هەڵدەبژێریت لێرە کوانە دووبارە پاسوۆرد ئەگەن دووبارە پاسوۆردەکەی داخل دەکەیتەوە نەوەکو هەڵەبی پاسوۆردەکەت لێرە کوانە پرسیارێک بکە هەر پرسیارێکی دەکەیت بیکە بە تورکی دەیکەیت بە ئینگلیزی دەنووسی بۆ نمونە بە ئینگلیزی بنووسە هاو ئاڕی تەمەنی تۆ چەندە هەر پرسیارێکی دەیکەیت بیکە هاو ئاڕی تەمەنت چەندە تەمەنی خۆت لێرە کوانە 25 ساڵە 23 ساڵە بینووسە هیچ کێشەی نییە کە ئەوەت کرد لە پاشەنجینی ئەو حرفانە دێتن ئەو حرفانە بەردەوام بە کەپیتەڵ دێتن ئەو حرفانە لەو خانەی ئیدخالی دەکەی لەو کۆدەی ئیدخالی دەکەیت ئەگەر هاتوو حرفەکان قورس بوو دەتوانیت لێرە کوانە کلیک دەکەیت حرفەکان دەگۆڕیت پاشەنجینێ ئایپرۆڤی دەکەیت و سەیڤی دەکەیت کە سەیڤت کرد ئیمێڵی ڕسمیت لە بۆ دروست دەبێت ئیمێڵی ڕسمیت ئەو ئیمێڵی کە لێرە کوانە داخلت کردووە تەسگیرت کردووە دێتەوە ناو موقعی جیمێڵت دێتەوە ناو موقعی جیمێڵت پاشەنجینێ کە تۆ تەسجیلت کرد لێرە کوانە دێیت ئیمێڵەکەی ئیدخال دەکەیتەوە ئەوە خطوەی لە ڕیجستەری هەموو دروستکردنی ئیمێڵی بوو پاش ئەوەی کە تۆ تەواوت کرد دێیت لێرە کوانە ئیمێڵەکەی دووبارە دەنووسیەوە کە ئیمێڵی دروستت کردووە لێرە کوانە ئیدخالی کە بۆ نمونە ئیمێڵی خۆم ئیدخال دەکەم لەسەرەوەی خۆم لە بۆتان شەڕح دەکەم ئەو ئیمێڵە من نووسیوە حەفسی ستات
gmail.com لێرەکوانە پازۆڕەکەی دەنووسمەوە پاسوەردەکەی دەنووسمەوە موقعی یەتەبەم لە بۆ دەبینێتەوە ئێوە ئەوها نایەتن ئاگادار بن ئەو موقعەتان لە بۆ نایەتان یەکەم هەتا نەستنە ناو دیڕاسەی نەستنە ناو کۆرسات ئێستا لە ناو کۆرساتی دکتۆرایمە دەبێت ئەوە گۆڕدراوە ئەوەتان لە بۆ نایە یەکەم جار شکلەکەی بەو شێوەیە ئەو شکلەتان دێتە پێش ئێوە ئەو شکلەتان دێتە پێش لێرەکوانە شکلێکی وا دێتە پێش بەڵام بە بەتاڵی پڕ نەکرێتەوە هیچ ئەو شکلەتان دێتە پێش بە بەتاڵی ئێوە خۆتان پڕی دەکەنەوە ئینشاڵڵا ئەگەر خوای گەورە تەمەنداتن بۆیە لێرەکوانە کارزانی ژیانیەوەی کردوتیە تەزیل دەکەیت تەزیلم نەکردوت ناوانێ بەسەری تۆزێک بەسەر قوتۆکان دابڕۆین هەر لە ئەوەندە لەگەڵ کارزانی ئینشاڵڵا لەسەر خۆی تەزیل دەکەینەوە بە ورد و دریشتی هەر هەروی ڤیدیۆەکە ئەگەر خوای گەورە تەمەنی بداتن ئیمالیزیە و ئیدەوڵەتەکانی تریشە تەزیل دەکەیت تۆ دیتە ئێرەکوانە ئیمێڵەکەت لە بۆ دەفتەوە ئەوە شکلێکی وات لە بۆ دەفتەوە بەچی بە بەتاڵی بەڵام حیجی دێنی یەکەم شت کە تۆ اعتمادی لەسەر بکەیت دەیت وێنەیەکی خۆت دەینی وێنەیەکی خۆت دەینی ئەلێرەکوانە ها ڕسمەکەی من لەکوێیە دەیت وێنەیەکی خۆت دەینی لەسەر ئەو ڕسمی خۆت دادەنیت وێنەیەکی خۆت دەینی ڕسمی خۆت دادەنیت کە ڕسمی خۆت دانا ڕقەمێکی واشتەیە ناوی خۆت لەگەڵ ناوی باپیرت دێتە سەر شاشەی لەبەرەوەی نظامی تووشە لەسەر نظامێکی ئەوروپی دەڕواتن احتیمال دەکەتە سەر ناوی خۆت و ناوی باپیرت ئێستا بۆ نمونەکار زەم حەمەد ئەوە ناوەکەی من کە موقعەکەت کردەوە ئەو ناوت لەوە دەنووسرێت لەگەڵ ئەو ژمارەیە لەگەڵ ئەو ژمارە بەڕاستی ژمارەیەکی مهمە ئینسان دەبەری بکاتن باشە کە دێتە پێشت ڕسمێکی خۆت دادەنێت دەی لوغەکان هەڵدەبژێریت لێرەکوانە لێرەکوانە چەند لوغەیەکی هەیە تۆ بە لوغەی تورکی پڕ دەکەیتەوە بە لوغەی ئینگلیزی پڕ دەکەیتەوە یان بە لوغەی عەرەبی پڕ دەکەیتەوە دەی ئەوانە تێدا نووسرا بە تورکی ئینگلیزی عەرەبی فەڕەنسی ئەو نازانێت زمانەکە فارسی بۆسنە ئیسپانیا بۆندا زمانەی تێیدا هەیە کە ئینسان فۆرمی تێدا پڕ بکاتەوە بە هەشت زمانە ئەمە دەکەینە عەرەبی بۆ نمونە لە بەیەرەکوانە زیاتر نەوەی ئینگلیزی یان تورکی هەمووان هەر مەزبوط نییە دێم دەیکەمە عەرەبی کە کردە عەرەبی لێرەکوانە چەند شتێکمان لە بۆ دێت ئەو شکلەمان لە بۆ دێت ها ئێرەکوانە نەمتوانی شاشەکە پڕ نەبوو بەس اعتیماد بکەنە سەر ئەو شتێک لێرەکوانە ئەومان لە بۆ دێت صحيفة رئيسية معلومات الشخصية معلومات العائلة معلومات الاتصال معلومات التعليم أنشطة الأكاديمية تفاصيل اللغة تجربة العمل تأهيل الأكاديمي أنشطة الاجتماعية تجربة التركية طلبات أود لبودي بلام همي ببطالي هيتي ختي لندراوة سعي لندراوة أو سعي لندراوة هيتي أو سعي لندراوة لبرتي تو بردنا كرديتوا ديم يك بريدة كاموا ديم يك بريدة كاموا ديم يكم زاد معلومات الشخصية ديما صار معلوماتي الشخصية اللي ذكوانا أو معلومات الشخصية فيها دادك ديما صار معلومات الشخصية فيها أو من لبود التوا أو شكلهم لبود التوا بلان ببطالي يكم شدلي لكوانا حيتي برنك لايتوا هيتي برنك لايتوا ببطالي فورمي شوات ديتا بيشي يكم شد ليركوانا داوت لێدەکا بۆ نمونە با تعدیلی دابگرم کەوا هات تۆ یەکەم شت لە معلومات شخصی وێنێک دەینی وێنەکەی دادەنیت لێرەکوانە وێنێک دەینیت وێنەکەی خۆت دادەنیت ئەو وێنەکەت دانا ناوەکەی خۆت تەسجیل کردووە پێشتر ناوی خۆت و باوک و باپیرت و ئەوانەت هەموو دێتن وە پاشەنجینێ لەگەڵ ئیمێڵەکەت لێرەکوانە خۆی ئۆتۆماتیکی ئەوانە دێت دێمە سەر معلومات شخصیە باش معلومات الشخصي بابزانم چیە یەکەم جار داوای ئیسمی تۆ دەکات وەکو پاسپۆرت دەنووسی ئاگادار بن وەکو پاسپۆرت دەنووسی ئەگەر وەکو پاسپۆرت نەدنووسی دوایە بەڕاستی ئیشەکەت
چۆن دەڵێ وەکو هەولێری دەڵێن دەبتە فشە بەکەلک نایەتن بەڕاستی دەی یەکەم جار ناوی خۆت دەنووسی ئیسم ناوەکە چییە کارزان وەکو پاسپۆرت ئێستا ناوی من کارزانە وەکو پاسپۆرتی ناوی خۆت دەنووسی اسم الثانی ناوی باوکت دەنووسی پاشانجینێ ناوی باپیرت دەنووسی ناوی خۆت و باوکو باپیرت دەنووسی اسمی ثانی اسمی دووەم دوایە کونیەی تو چییە یانیش ئەو اسم لە عائیلی چییە ئێمە بەڕاستی عەلە ئەکثەری کونیەمان نییە یعنی هەولێر یان سلێمانی بە زۆری کونیەی نییە بەڵێت هەمووی بە ناوی باپیری دەنووسرێتەوە هەموو ناوی باپیری لێرە کوانە کارزان فەیڵی حەمەد ئەوە تێیدا پڕم کردەوە ئەو جارە ئایا تۆ دڵی اختیارکە کە پڕ دەکەیتەوە ئایا ئەو کەسەی کە فۆرمەکە پڕ دەکاتەوە کوڕە یانیش کچە ئەو فۆرمەکەی پڕ دەکەیتەوە لێرە کوانە کچە یان کوڕە دادەگریت و اختیار دەکەی پاشم جینێ حالات مەدەنی ئەتۆ سنگڵ یان عازەبی سنگڵ یان عازەبی ئەمن ئێستاکە عازەب نیمە کات خۆی عازەبی ئێستا متەزەوجین ئەو متەزەوج ئەو جە لێرە کوانە دێی ئەگەر تۆ عازەبی تێدا دەنووسی یانیش ئەوەتە کەسێکەیە متەزەوجە متەزەوجی تێدا دەنووسی یان ئەوەتە مطلقەیە ئەو کەسە ئافرەتە پڕی کردەوە تەلاق دراوە دەنووسی مطلقە لێرە کوانە ئەوەی هەڵدەبژێری پاشان جنێ تاریخی لەدایکبوونت دەنووسی چەندی چەند لەدایک بوویت چەندی چەند لەدایک بوویت تاریخی لەدایکبوونی خۆت دەنووسی ئەم 26/1989 لێرە کوانە تاریخی خۆم نووسی ئەوە تاریخی خۆم نووسی پاشان جینە دەیت جنسیەت هەڵدەبژێریت ئایا تۆ چێندەری ئێرانی عێراقی سووری یان هەر جێبی ئەوروپی لێرە کوانە لە جنسی شارەکەی هەڵدەبژێریت شارەکەی هەڵدەبژێریت ئەمن بۆ نمونە دەوڵەتی عێراق جنسی عێراقیمان هەیە ئەوە جنسی عێراقیم هەڵبژاردیە لەکوێ لەدایک بوویت هەیە جنسی هەیە بەڵام ئەسڵی خۆی لەدایکبوونەکەی لەگەڵ جنسیەکە نییە ئەسڵی خۆی لەگەڵ جنسیەکە نییە ئێستا بۆ نمونە ئێستا کە خێزاندارم و لە فینلەندا دەژیم من کە 2 ساڵی تر جنسی وەرگم کە ئێستا ئیقامەیە کە جنسیەمدا لێرە کوانە بە جنسی فینلەندی پڕ بکەمەوە ئەو کاتی لێرە کوان دەنووسم فینلەندی وەکو جنسیە بەڵام وەکو لە شوێنی لە دەولەی لەدایکبوونت چێندەرێ هەر ئەسڵەکەم هەر عێراقیە ڕەچەرەشم هەر عێراقیە عێراقی دەنووسین بەڵام زۆر بمان عێراقینە لێرە کوانە هەر لە عێراقیش لەدایک بووینە و لە عێراقیش لە چ شارێک لەدایک بوویت من لە هەولێر لەدایک بوومە هەولێری تێدا دەنووسم هەیە لە گوندێکی لەدایک بووە بەڵام بزانە ئەو دێیت و سەر بە چێندەرەیە ئەوی دەرێ دەنووسی و پارێزگای دەنووسی و مەحافەزەی دەنووسی پاشان چێندیتە سەر نەوعی هەویەکەت پاسپۆرتە ڕقم پاسپۆرتت لێرە کوانە خەزم دەکەی دەنووسی و پاشان جینێ نەوعی پاسەپۆرتت چییە نەوعی جواز سەفەرەکەت چییە نەوعی جواز سەفەرەکەی کە تۆ هێتر لە جواز سەفەری من نووسرایە پی ئەوەی کە ئێستا دەری هیناریان دایناوە پیە لە نەوعیەتی جوازی لەسەری نووسرایە پاسپۆرتەکەت کە دەگەیتەوە نەوعیەتی جواز پی نووسرایە ئیمە پیە حرفی پی هەڵدەبژێریت ڕەمزی ئەو شارێک کە پاسپۆرتەکەی دایتێت و ئەو دەوڵەتەی کە پاسپۆرتەکەی دایتێت و عێراقە IRQ ئەوەی تێدا دەنووسی و پاشان جینێ نوسخەک لە پاسپۆرتەکەی خۆت کە سکانت کردووە لێرە کوانە دایدەنێت وثيقة جواز السفر وثيقة جواز السفر ألا ندير رسمك لباسبورتك سكانت كردوا يعني يك وسيلتم هي براستي لبو إيوا همو بلغنامكاتان سكان بكن هم بلغنامكاتان سكان بكن أو هم مكة تماشای بکەی ڕسمەکی بگری و لە بۆی دابنیت بەڕاستی ڕسمگرتنی وا دابنی زۆر جاران ینی هەتا دکتۆرەی بەڕێزی دۆستمان بگوتی وا دادنە کابە لە سەفارەیە بۆ ڕسمەکەی دادنێ لە بۆ من ئێ باشە دەڵێت تۆ کە ئەتوو تااقەتت نەوی سکان بکەیت ڕسمەکە تااقەتت نەوی چۆنە تۆ خوێندە تااقەتت تێ بیکەیت بۆ ینی ئیهمال مەبن سکان بکەن ئەو شتێک هەیت سکان بکەن ئەم پاسپۆرتەکەم سکان کردبوو لێرە کوانە دایدنیت پاشان جینێ ئایا تۆ هیچ جنسی دەوڵەتی ترت هەیە چونچە جنسی تورکی ئەو سکۆلەرشیپە شمولی جنسی تورکی ناکاتن لەبەرەوەی خوێندنی هەڵەسە دەوڵەی تورکیە خۆی
بۆ من ئێستاکە کە مامۆستای جامیعەمە لێرەکوانە دکتۆراکەم هەلەسەر ماستەرەکەم هەلەسەر جامیعەی خۆم بووە دکتۆراشم لێرەکوانە خوێن بەوە دکتۆراکەم لەسەر جامیعەی خۆم بووە لێرەکوانە کە جنسی ترت هەیە کلیک دەکەیت من هیچ جنسیەکەم نییە ئەوە بە شێوەیەکی ئەو دەدەیتە خوارێ لە خوارەتیدا نووسرا ئایا دیانەتی تۆ چییە لێرەکوان هەڵدەبژێیت ئایا ئیسلامی لە ئیسلامی ئایا سونییان شیعی ئەمە سنینە لێرەکوانە هەیە ئیسلام ئەحمەدیە و نازانم تەریقەت و هەموو شتێکی تێدا هەیە ئەنواع شتی تێدا هەیە ئەوە بزانە چەند دیانەت هەیە هەموو تێدا لێرەکوانە نووسرا من ئیسلامەکی سنیمە ئیسلام سنیم تێدا نووسیوە پاشەنجینێ ئایا تۆ لە دەولەی عێراق چنەتەوە چی کوردن کورد لێرەکوانە کوردی ئەوەشم هەڵبژاردەوە کوردی خۆم کوردش دەیتە ئێرەکوانە حالة العجز أو إعاقة أو شتا پەیوەندی بەمەوە نییە ئەوەی پڕمەکەنەوە لەبەرەوەی زیاتر پەیوەندی بە ئەگەر کەسێک شتێکی کردبیان نەرزێکی لەسەروی لەو دەوڵەتە یان شتێک ئەوەی هەر پڕمەکەنەوە بە بەتاڵی بەجی بێرن پاشەوەی کە ئەوانەتان پڕ کردەوە تاوەتان پڕ کردەوە حەفزی لێرەکوانە دەکەیت ئەو ئێستاکە حەفزم کرد ئەوە خطوەی یەکەم تەواو بوو کە خطوەی یەکەم تەواو بوو دێت لە معلوماتی شخصی ساعم لە بۆ لێدەدا یعنی ئەلێرەکوانە ساعتم لە بۆ لێدەدا وەلبە داتاشۆکەی لەباندی وەڕسەم هێنا سەرێ ئەو معلوماتی شخصیە ساعێکم لۆ لێدەدا دەڵێ کاکە تۆ خطوەی یەکەمت تەواو کرد ئەو خطوەی یەکەم تەواو کرد ئەلحەمدولێللا دێنە سەر خطواتی دووەم لە پڕکردنەوە ئێستا کە معلوماتی شخصیمان پڕ کردەوە ئەو جارە دەینە سەر معلوماتی عائیلی دابینە سەر معلوماتی عائیلی دووەم شت دەین معلوماتی عائیلی پڕ دەکەینەوە ئەمە یەکەممان پڕ کردەوە معلومات شخصی دوو معلوماتی عائیلی دێتە سەر معلوماتی عائیلی لێرەکوانە فۆرمێکت دەداتێ بەتاڵە هیچ شتی تری تێدا نیە هەڵ بەتاڵی بۆی پڕ دەکەیتەوە دی یەکەم جار معلوماتی عائیلی چت دەداتێ پێت دەڵێتن ناوی دایکت چییە؟ ناوی دایکت ئیسم الأم لێرەکوانە ناوی دایکت دەنووسیت ناوی دایکت پڕ دەکەیتەوە لە خطوەی دووەمی بەرامبەری دەڵێتن ئایا دایکت لە ژیان ماوە ئەگەر لە ژیان ماویتن ئەو اختیار دەکەیت نەعەم ئەگەر لە ژیانیش نەماوە مردووە دەیتە سەر ئەوەی ئایا دایکت هەل تەعمەل والدەتك دایکت کار دەکاتن ئەگەر کار دەکاتن کلیک دەکەیت چەند ئیشێکی تر لێ دەپرسیتن دەڵێ ئایا ئەگەر دایکت کار بکە ئەگەر کار نەکاتن وازی لێدەینی هیچ کێشەی ترت نییە بەڵام ئەگەر کار بکە دەڵێ ئایا شوێنی کارکردنی لەکوێیە یان لە چ دائیرەیەکیە یان لە چ شەریکەکیە لە بۆی پڕ دەکەیتەوە ئەو جارە ماذا تعمل والدەتك ئایا دایکت چ دەکاتن چ کارێک دەکات ئیحسائیە ئایا چی پێ دەڵێن ئەکادیمیە یان باحثە یان بەیتەریە عەمەلی دایکت دەنووسیت لێرەکوانە و پاشەنجینیان مامۆستایە لە پاشەنجینی مەنسەبەکەی چییە؟ ئایا مامۆستایەتی بۆ نمونە دەنووسی مامۆستا لە مامۆستای جامیعەی ماستەری هەیە یانیش ئەوەتە پرۆفیسۆرە یان ئەوەتە PhD یا ئاخری چی هەیە لێرەکوانە لە بۆی دەنووسی بەڵام ئەگەر هاتوو ئافرەتی ماڵەوە بوو کە ئێمە زیاتر ئافرەتی ماڵەوەیە ئەوە کلیکەکەی ناکەین و تەنها ئیسمی ناوی دایکت دەنووسی لەگەڵ ئەوەی کە لە ژیانداماوە یان لە ژیاندا نەماوە ئەوی لە بۆ دەنووسی ئەو جارە دەیتە سەر ناوی باوکت ناوی باوکتی لە بۆ دەنووسی ئایا باوکت لە ژیان ماوە ناوی باوکت دەنووسی و پاشان ئایا باوکت لە ژیان ماوە ئەگەر لە ژیان ماوە چ کارێک دەکاتن چ کارێک دەکاتن دەی لێرەکوانە کارەکەی لەکوان دەنووسی ماکانەکەی شوێنەکەی لەکوێیە یانیش ئەوەتە لە دائیرەی ئیش دەکات یان ئەوەتە لە شەریکەی ئیش دەکات لە بۆی دەنووسی وەکو ئیدانچی لە چ کارێک دەکاتن و پاشەنجینێ زۆری کارەکەی یعنی بۆ نمونەوەکو گوتم ئەگەر مامۆستا بێ دەنووسی مامۆستا شوفێر بێ ئەوە هەر شوفێرە ئەگەر هاتوو مامۆستای جامیعەی بوو ماستەری بێ دەنووسی ماستەر ئەگەر هاتوو PhD هەبوو کە دکتۆرا دەنووسی PhD ئەو شتانەی تێدا دەنووسی ئەگەر نا لێرەکوانە کلیکەکەی مەکە ئەگەرا کلیکەکەی مەکە ئەگەر ئیشی نەبوو یان تەقاعد بوو یان ئەوە بوو دەتوانیت پڕی نەکەیتەوە دێتە سەر ئەوە ئایا چەند خوشک و برات هەیە چەند خوشک و برات هەیە
لێرەکوانە چەند خوشک و براتە بوو لێرەکوانە دەینووسیت چەند خوشک و براتە بۆ عادەتن ئەوە لێرەکوانە هەفتە هەشتە دووە سێە چارە دێ دەینووسیت لێرەکوانە مە هەفت خوشک و هەفت برینە هەفتم نووسیە ئەو جەدی حاڵی ئیجتیماعی تۆ متەزەوجە ئەوە دەینووسیت لێرەکوانە متەزەوج دەنووسیت عازب بعازبی دەنووسی وەکو گوتمان مطلقە بی مطلقە دەنووسی ئەو زەدەیتی ئێرەکوانە ئەگەر خێزاندار بی ئەگەر خێزاندار بی دێ ئەو عەقڵەی پڕ دەکەیتەوە بەڵام ئەگەر هاتوو خێزاندار نەبووی پڕ ناکەیتەوە خێزاندار بوو پڕ دەکەیتەوە ئەگەر خێزاندار نەبووی پڕی ناکەیتەوە من ئەو کاتی کە بدایەتی ملحەکەی وەرجینا خێزاندار نەبوو پڕم نەکردبووە لەبەر هەندێک ئەوهاش نووسراوە بەڵام ئێستاکە بەڵێ نا خوشک و برا خوشک و برای دەنووسی ئەو جەدیتە ئێرەکوانە ئەگەر هاتوو متەزەوج بووی ناوی خێزانت دەنووسی بەڵام ئەگەر هاتوو ناوی خێزانەکە دەنووسی ئەو جا چەند منداڵتان هەیە منداڵەکانیش دەنووسیت ئەلێرەکوانە پڕی دەکەیتەوە ئایا خێزانت کار دەکات یان کار ناکات ئەگەر کاری کرد دیسان نەفسی شت هی دایک و باوکی چۆن بوو لێرەکوانە هەمان معلوماتی لە خوارەوە دەنووسیت و دەداتێت ئەوە دەربارەی ئەگەر هاتوو خێزاندار بێ ئەگەر خێزانداریش نەبووی پڕ ناکەیتەوە لێی دەگەڕێت دیت لێرەکوانە ئایا داهاتی ماگانەی تۆ چەندە داهاتی شەهری لێرەکوانە شتێکی بەڕاستی معقول بنووسە یعنی ئینسان عەقڵی تێدا ئەوە بکاتن پڕ بکاتن بۆ نمونە هەیە لە 50 دۆلار ئایا ئەتوو داهاتی ماگانەت لە 0 تا 50 دۆلارە یان لە 50 دۆلاری تا 100 یان لە 250 تا 500 عادەتی بەڕاستی کە باشترین داهاتی دەخلی بنووسیت 500 تا 1000 ئێستا من ناگرێتەوە من بڵێم وەڵام مامۆستای جامیعەمە 250 دۆلار داهاتمە ئەوە منطقی ناگونجێتن لەگەڵ ئینسانی یان بۆ نمونە کابرا بڵێ بەڵام 50 دۆلاری وەردەگرم حەسەب کارەکەی خۆت داهاتەکەی دەنووسی بەڵام باشترین داهات چاکترین داهات لە نێوان 500 دلار تا 1000 دلاریە 500 تا 1000 دلار لێرەکوانم 500 تا 1000 دلار تێدا نووسی لەبەرەوەی ئەمە کاتی ڕاتبمان ئەوەندە بوو پاشەکەوتی کردێ وەزما کاکە حەسەب پاشەکەوتەکەی دەنووسی 500 تا 1000 دلار ئەمە ئەوە دەمان نووسێت توانیت هەتوو تەغییری پێدا بکەیت حەسەب ئەوەی خۆتە بیگۆڕیت پاش بچینەکە ئەوەت پڕ کردەوە دەیت حەفظی دەکەیت دووبارە خەزمی دەکەیت جان ئیشی باوک یان کولێگەت دیاریش ئەگەر دەتوانێت ئەگەر باوکت ئیش دەکاتن ئەگەر دەتوانێت دیاریش نەکەیت ئەمە ئێستا دیاری نەکرد خانە نشینە باوکە نا دیاری مەکە تەکسی بوو یان شتێک بوو شتانی تێداوە هات دیاری مەکە زۆر ئاساییە لەبەرەوەی ئەوانە معلوماتی لاوەچی ناتو دەیدا دەنووسی هێشتا معلوماتی ئەساسیەکەت ماوە تێدا بینووسی پاشان ژینێکە ئەوەت پڕ کردەوە معلوماتی عائلەش خەتەکە دەتە کەسک چونچێ ناوە خەزم نابیتن ئەگەر هاتو هەمووی پڕ نەکەیتەوە یان نەقسەکەت هەبیتن هەموو پاسپۆرتی دەنووسیت پاسپۆرت چۆن هات دەنووسیت بە کوردی وەشتانە نانووسیت ناوی داک و باوک ئەوەی لە پاسپۆرتی چۆن هاتوو وا دەنووسیت پاشان ژینێ دەیتە سەر دەبی وەڵا پاسپۆرتی نێ بۆ کاتی دەبی وەکو پاسپۆرتی بینووسی کە لە پاسپۆرتی لە بۆیان دەرهات هەمان ئەو پیتانە بیتن هەمان حروف بیتن ئەوات بکە ناوی سپێڵەکەی فەرقی هەبیتن چۆن ئێستا پاسپۆرتی خۆت ئەتو پاسپۆرتت نییە ناوی دایک تێدا نووسرا ناوی باوک چی تێدا نووسرا ناوی دایک و باوکت لەسەر پاسپۆرتەکەی چۆنە ئەو هاتێدا بنووسە ئەو دەیتە سەر سێەم شت معلومات الاتصال زانیاری پەیوەندیەکان بزانین چییە دەینە سەر معلوماتی اتصال ئەو جارە پڕ دەکەیتەوە لێرە معلوماتی اتصال ئەوە پێویستە بەڕاستی هەندێکی بە دەقیقی بنووسیت هەندێکیشی کێشەنێگە دەقیقیش دەبیت بۆ نمونە لێرەکوانە دەیت یەکەم شتی دەولە نووسرا دەوڵەتەکە چێندەرەی عێراقا دەنووسی عێراق و پاشنجینێ شارەکە چێندەرەیە سلێمانیە هەولێرە دەهۆکە تێدا دەنووسیت ئیمە هەولێرم تێدا نووسیە پاشنجینێ ڕەمزی بەریدی ئەو شارەی چەندە ڕەمزی بەریدی ئاگدار بن لەو نقطەی ئاگدار بن ڕەمزی بەریدی ئەو شارەی
ڕەمزی بەریدی هەولێری 44 یەکە ئاگداری ئەو نقطەی بن زۆر ئاگداری ئەو نقطەی بن سلێمانی 053 دەنووسن سلێمانی 053 دەنووسن بەڵام ئیمە ڕەمزی بەریدمان 44 یەکە ئەو بەریدی نێودەوڵەتی هەولێرێ دەبیتن بەڕاستی لەوەی زۆر 44 یەک ئەوە تێدا دەنووسین ئەو جە پاشەنجینێ ڕقم تەلەفۆنی ماڵەوە ڕقم تەلەفۆنەکی ئیماڵەوە بنووسە یان ئەگەر دوو ڕقم تەلەفۆنت هەیە دوو ڕقم تەلەفۆنی خۆت دابنی ئێستا ڕقم تەلەفۆنی ماڵەوە نەنووسی بەڕاستی ڕقم تەلەفۆنی خۆ نووسی لێرەکوان ئەگەر ئیماڵەوە تەیە ئیماڵەوە بنووسە یان ئەو کەسێک کە لێت نزیکە ڕقم تەلەفۆنەکی تێدا بنووسە و پاشە دوێ ڕقم تەلەفۆنی خۆت بنووسە دوایە دیتە ئەو شارع لە چێن دەرێ ماڵت بزەبت لە کوێن دەرێ بۆ نمونە من لێرەکوانم لە گەڕەکی مامۆستایانە گەڕەکی مامۆستایانش دەگاتە سەر 40 مەتری مامۆستایە 40 مەتری سترێت یعنی شارع 40 مەتری لە گەڕەکی مامۆستایانم لێرەکوانە نووسی ئەوە کوردستانی من بەعام ئەو کێشەمان هەیە عێراق بەعام کێشەی هەیە ڕقەمی بینای زۆر کێشەی هەیە ڕقەمی بینا و دەرکەوت ئەو شتانە بەڕاستی کێشەی زۆرمان تێدایە ئیمە وەک ئەوروپی نییە دەقیق بیتر بۆ نمونە ئێستاکەم لە شارێکیمە پێت دەڵێ لە چێن دەرێ یعنی بۆ نمونە ئێستاکە لە فنلەندام لە چ گەڕەکەچی لە گەڕەکی ڤاریسۆمە لە ڤاریسۆ چ بینایەکی سوورپان کاتۆ کووسی بێت ئەوە سوورپان کاتۆ عنوانەکەی کووسی ینی 6 بی ئەوە لەوێن دەرێمە ئەو جە پاشەنجینی ژمارەی دەرگەکەی خۆشە ئێستا ئیمەوەمان نییە بزەبت بینایەت ئەو شتەمان نییە ئەمە هەموو خانووە مستەقل لەو کێشەمان هەیە عادەتی ئەمە بەتاری بەجدێت بەڕاستی هەرە بەتاڵی خۆم بەجیمێشت بەڵام 40 مەتریەکەم نووسی ڕقەمی دەرگاکە دوو بوو ڕقەمی دەرگاکەم نووسی وام تێدا بەکارهێنا ئەوەکانی تر نەنووسی ئێستا نەمزانین ڕقەم بینا نەمزانی چی لە بۆ بنووسم بەڕاستی کاتی خۆیان نەمنووسی پڕیشم نەکردەوە ڕقەم بیناکەی ئەگەر توانیت ژمارەیەکیش لۆ خۆت بنووسی ئەوە کێشەی نابیتە لەو شتەی ئایا چۆن معلوماتی ئەوانەی بە عەرەبی پڕکەوە زۆر تەبیعیە بەس نابێت ناوی پاسپۆرت و ئەوانە هیچ بە عەرەبی بنووسی معلوماتی شخصیەکان هەمووشی بە عەرەبی زۆر ئاساییە بەڵام ئاگدار بە لە شەهادات و لەوانە زۆر تەقیدی عەرەبی ببوون ئەگەر هاتوو لە بۆ دکتۆرای بیتن ئێستا لە بۆ دکتۆرای دەڵێ یان بە لۆغەی تورکی یانیش بە لۆغەی ئینگلیزی لە بۆ پڕ بکەوە نا بە عەرەبی کێشە نییە ناکێشە نییە بەڵام لە بۆ دکتۆرای بینابیت لە بۆ ماستەری کێشە نییە ماستەر بەکالۆریۆس لەگەڵ ئەعدادیە کێشەی نییە یانیش معادی خەتابمان هەیە لێرەکوانە ئەوانیش نەفسی شتیان هەیەانە لە بۆوانە کێشەیان نییە پاشانجینێ لێکوان دەنووسی ئایا ئەو معلوماتەی کە معلوماتی زیاتر تێ جیاواز بی بۆ نمونە کەسێک ماڵی لێوێن دەرێت لە شارێکی تریش بژی ئیقامی شارێکی تری هەیە ئایا هەیتت ئەگەر هەتبوو لێرەکوانە کلیک بکە ئەگەر نەتبووم لێگەڕێ ئەگەر نەتبوو لێگەڕێ ئەمن نەمبوو تەنها ئەو کاتی لە هەولێر بوو ئەگەر هاتوو ئێستاکە ئەو کاتی لە دەوڵەتی بما لە ئەوروپای بوو دەمنووسی بەس ئێستاکە نیتم و ناینووسە پاشەنجینێ دێمە خوارێ لێرەکوانە ئایا ئەو شوێنی کە تێدا دەژیت چەند ساڵە تێدا دەژیت ماڵی مە 25 ساڵ لە گەڕەکی مامۆستایانە 25 ساڵ تێدا نووسیە بە دوو شێوەیە یان شەهری یانەوەتە چەند مانگ لێوێن دەرێن ماینە هەیە خانووی زوو دەگۆڕێت دەڵگاکە 3 مانگە لەو خانووینە بەڵام ئەمە نەمانگۆڕێ بوویتە کەمەندەکە با بناریت دڵێکا کاتێک لێوێن دەرێوی ئیترەوە 25 ساڵە لەو شوێنینە بە ساڵ لەوێن دەرێنە ئەگەر بە مانگ لەو شوێنەی بوون دەنووسی مانگ ئەوەندە مانگە لەو خانووینە ئەگەر هاتوو ئەوەندە ساڵە لەو خانووینە ئەوانە تێدا دەنووسی دیمە ساڵ بووە 25 ساڵە 25 ساڵ لەوێن دەرێتمە بەڵام لێرەکوانە خۆتۆی زۆر مهمی ئێرەکوانەیە ئەلێرەکوانە بەڕاستی دووشتی دەوێتن بەلای کەمی دووشتت هەبی لەوەی پڕکەیەوە دووشتت هەبیتن کە بتوانی بگاتە مەلەفی تو ئەوە شتێکی بەڕاستی پێ بڵێن قۆنسۆلی داوات لێ دەکاتن حتا کە لە بۆ تورکیا دەڕوا لە بۆ وەزاری خارجیان لە بۆ وەزاری ناخۆ تحقیق لە تو دەکات ئایا تو شخصێکی چۆنی
ئەوە حەقیکی خۆیتی دەڵێت من حەقی خۆمە دەمێ بزانم تو کابرایەکی چۆنی سیارێک تۆ چییە بزانم تو چی کە دەیت مخابراتی کەسێکی دەبی شتێکت هەبیان بتوانی قەدەرە نەتوانی بچی بەچ پەیوەندیت پێوە بکەن لێرە کوانە ئەوە دووشتم دانا بەڕاستی فەیسبوکی خۆم دانا لینکی فەیسبوکی خۆت دانێ کە دەچێت ناو پرۆفایل کە فەیسبوکی ناکەیتەوە دوای دەچێتە ناو پرۆفایلەکەت ئەو لینکەی کۆپیکە لێرە کوانە دانێ لەسەر فەیسبوکی ئەلەمە دەریدانێ فەیسبوکم هەبوو فەیسبوکی خۆم دانا ئەو کاتی یانیش ئەگەر هاتوو یەنێکی دوو نازانم چیتە بوو ئاە هەمووی هەیە گۆگڵە و تویتەرە و شتی ترت هەیە بینووسە من تەنها فەیسبوک و سکایپ نووسی دەتوانیت بەڵێ ئەمن تەنها فەیسبوکم نووسی و کاتی لەگەڵ سکایپم نووسی زیاترم نەنووسی گۆگڵ و سایت هۆشتانەم نییە کەما لە سایت هۆشتانم نەبوو چی بینووسم تەنها فەیسبوکم هەبوو فەیسبوکەکەم نووسی و لەگەڵ سکایپم هەبوو سکایپەکەشم نووسی تەواو ئەوەندەی تێدا دەنووسی بەڵێ وەڵی فەیسبوک دەبیتن بەڵام سکایپ تەبی باشە ئێستا بۆ منە حالەتێک پارساڵ قەدەرەن ناوێکمان پڕ کردەوە کە پڕما کردەوە لێرە کوانش کە یەک لەوانە بکە دانیشتە بوو ناوەکەی هاتەوە کاتی مقابلەکردنی هات لە مقابلەکردنی ئیمێڵەکەی تەخیر کردبووە لەبەرەوەی دەبی بەردەوام متابعەی ئیمێڵت بکەیت هەفتە بوو ئیمێڵ لەبوو هاتبوو تەماشای نەکردبوو ئەو ڕۆژی کە چوو بە سەری تەماشای کردبوو ئەو ڕۆژە مقابلەی هەبوو ئەو ڕۆژە مقابلەی هەبوو ئیتر چوو بە قۆنسولی چوو بە سەفارەی گوتی لێکوانە مقابلە گوتی کاتەکە ڕۆژ نوێی دەکەت ناتوانێت ئەو ئاخری گوتیان کە سکایپمان بدێت گوتی سکایپتان دەمێ گوتی نە لە سکایپ لێکوان نەدنووسێ سکایپت هەیە وەریان نەگەکە سکایپت هەبیتن دەتوانیان لە شارێکی یان ئەو کاتێک تۆ قەدری خۆی گەورە لەو شارەی نەبوویت کاتی مقابلە تاتوێ نامە لەو دەنێری لەو شارەی نیمە بە سکایپ دەتوانی مقابلەکەی خۆت بکەیت لێ سکایپ هۆشتانە زەڕورە تێدا هەبی سکایپ لەگەڵ فەیسبوکت ئەو دووە شتێکی باشە تێدا خەزمی بکەیت ئەوە دەربارەی معلوماتی عائلیت ئەو معلوماتی عائلی شت معلوماتی ئیتیصالی شت تەواو ئەوەندە کە ئیتیصالەکە ئەو جا پاشەوەی کە ئەوەت خەزم کرد هەمان شت ئەلێرەکوانە دوو کلیکی شین لە تەنیشتی پەیدا دەبێت کە یعنی ئەو معلوماتەش تەواو کردیە ئاگادار بە ئەگەر معلوماتەکە نەقسی بی کلیکی شین لە بۆ ناکات دێ لێرەکوانە کلیکەکەی کردیا ئەو شینە معلوماتی ئیتیصالی تەواو ئەو جا دێیتە سەر معلوماتی تعلیم معلوماتی تعلیم بەڕاستی یەکەکە لەو معلوماتە هەر مهمەکان ئیشی تو ئەلێرەکوانە دەست پێ دەکات ئیشی تو ئەلێرە دەست پێ دەکاتن ئایا لێرەکوانە دەست پێ دەکات ئایا تۆ ئەو شوێنی کە پڕت کردیتەوە ئایا ثانەویە ئەعدادیە یان شەوتە ثانەویە یان معهەدە یان بەکالۆریۆسە یان ماستەر یان دکتۆرایە ئەگەر هاتوو بتەوێت لە بەکالۆریۆسی بخوێنیت دەبی شەهادەی شەشت هەبیتە بە تەصدیق کراوی تەصدیقیش کراوی شهادەکە یعنی علاقە و عدل و علاقات ختمی کردی بی وەزارەی عدل دەکە وەزارەی علاقە دەبی ختم بکاتن دەیبێت ختم دەکاتن ئەو دووە دەبی تحقیق کراویتن تەصدیق کراویتن ئەو شهادەکانن ئەگەر لە بۆ بەکالۆریۆست بی دەبی ثانەوی پڕ دەکەیتەوە بەڵام ئەگەر هاتوو لە بۆ ماستەرت بوو دەبی شەهادەی بەکالۆریۆس و شەهادەی شەشی شت هەبیتن بەڵام ئەگەر لە بۆ دکتۆرات بووە کومە دەبی شەهادەی ماستەر و بەکالۆریۆس و شەشەکە شت هەبیتن هەمووی دابنیت هەمووی تێدا دابنێت بۆ نمونە ئەمە ثانەویەکەماندانە دەیتە سەر ثانەویەکەی یەکەم جار بۆ نمونە ئێستا زۆری ئەوانەی خۆمان هەیە لێرەکوانە لە بەکالۆریۆسەوە دەست پێ دەکەین کە دەیە بستە بەکالۆریۆس ئەگەر بتەوێت لە بەکالۆریۆس بخوێنی لە کولیە بخوێنی لەوێ دەبی ئەو معلوماتەی پڕ دەکەیتەوە لە ثانەوی دەست پێ بکەیت ئەگەر بتەوێت لە ماستەری بخوێنیت دەبی دیسان لە ثانەوی پڕ بکەیتەوە بەکالۆریۆسیش پڕ بکەیتەوە ئەگەر بتەوێت دکتۆرات بخوێنی دەبی ثانەوی پڕ بکەیتەوە بەکالۆریۆسی پڕ بکەیتەوە ماستەریش پڕ بکەیتەوە ئەمە دێم لێرەکوانە یەکەمی ثانەوی دێم ثانەویم هەیە ثانەویەکەی پڕ دەکەمەوە دێم لێرەکوانە چ دەوڵەتەکە دووبارە عێراق لە عێراق چ مەحافەڵەکە ئەڕبیل لە ئەڕبیلی لێرەکوانە ئایا چ قوتابخانەکە قوتابخانەی ڕزگاریە کوردستانە چاردەی تەمموزە ئەو قوتابخانانەی کە تێیدا نووسرایە
هەموو تێدایە بەڵام ئەگەر هاتوو قوتابخانەکەی تێدا نەبوو خۆت دەینووسی بەڵێ من لە فڵان قوتابخانەیما بینووسە هیچ کێشەت نییە هەر لەسەر شەهادەکە چۆن نووسرایە شادێکە شەشە وەرگرتەوە بە ئینگلیزی قوتابخانەکەم ئەوەندەیە تێدا دەنووسی ئەوە کێشەت نابێت ئەو کات قوتابخانەکەت هەڵدەبژێریت ئەو مەدرسەی کە غێر مەوجودە تێدانە لە قائیمەکەی بەنووسی لۆی دەنووسی لەو مەدرسەمە بۆ نمونە ئەگەر پێشتریش پڕ کرابیتەوە ئەو کێشن ئێستا خۆم لە خەریجی لەوەی تەخەڕوجم کردێت لە شەشم لەوەی تەواو کردیە ئەعدادی ڕزگاری لە ڕزگاری بوومە ڕزگاری بنووسی ئێستا کامل ئەوە ڕزگاری ئەگەر ڕزگاریت یان کوردستان مەکتەبەکەی هەڵدەبژێت لە قوتابخانەی کە تۆ دەدەوێت پاشان جینێ دەیت ئایا ئەو مەرحەلەی تەعلیمیەکەی چییە کە ئەتۆ لە بۆچی ئمە هەموو ئەگەر ثانویەکەی هەڵبژێریت یەکسەر دەیبرێت سەکەندەری ئیدوکیشن یانیش ئەوەتە اختیاری تێدا دەبێت بەڵام ئەمە هەمووی سەکەندەری ئیدوکیشنە هەر هەموومان ثانەویە دووەم خۆتۆی لەبەرەوەی دەما بۆ ئەعدادی و ثانەوی و نازانم متەوەستە و ئەو شتانەمان هەیە لە کناخۆمان سەکەندەریەکەی هەڵدەبژێریت ئەوجا نوعیەتی چییە مەرحەلەکە ئەعدادەکە چییە ئەعدادی مهنی نییە ئیمە پیشەیی نییە وە شەهادەکەشت مەرحەلەی ثانەویە یانیش ئەوەتە مەدارسی ئیسلامیە ئەگە مەدارسی ئیسلامی دەنووسی مەدارسی ئیسلامی شادەی مەدارسی ئیسلامیەکە دادەنی ئەوانی کە تەخەڕوجیان کردیان یانیش ئەوانی کە پیشەییە لە پیشەییەکانی تێیاندا هەیە شادەی پیشەییەکە دادەنی بەڵام ئیمە پیشەیی نییە مەدارسی ئیسلامیش نییە بۆیە مەرحەلەی ثانەویەکەی هەڵدەبژێریت ئەو مەرحەلەی ثانەویەکە پاشان جینێ تۆ چ ئەوە بوویت ئایا علمیە یان ئەدەبیە بەشەکە لە علمی بوو یان لە ئەدەبی بوو لە علمی بوو علمیم هەڵبژاردووە پاشان جینێ ئایا ئەو حالەتەی کە ئێستا تێدایت تەخەڕوجت کردیە تەواو بوویت لە شەش یان بۆ نمونە هێشتا شەشی تەواو نەکردیە نانووسیتە تەواو کردیە ئەلێرەکەوان ئا متەخەڕیجەی یانیش بیکونی ذالک یان هێشتا مایتر تەواو دەکات ئەگەر شادەی نەبوو تەواو دەکات دەنووسی کونی ذالک هەڵدەبژێت بەڵام ئەمە لە شەش ئەوانی کە زیاتر شەشیان تێدا هەیە تەواویان کردی لە بۆ کالۆریەس دەخوێنن دانی وەربژیرێن یەکسەر متەخەڕج دەرچووە ئەوە خەریجە ئەو کەسە لە شادی شەش دەرچووە شادەکەی دەنووسم دەخوێن ئایا لە چەندی چەندە تو تەواو کردیە شەش تەواو کردیە ئێستا بۆ نمونە ئەمن شەش ئەعدادیم لە 15 مانگی 9 تاریخی دەستپێکردنت کەی دەست پێکردیە تاریخی دەستپێکردنەکەم لە 15 9 ساڵی 2004 دەستم پێکرد تاریخی کۆتاییەکە کە تاواویشم کردیە لە 25 شەشی 2018 تەواو کردی لەسەر شەهادەکەی نووسرایە لەسەر شەهادەکەت نووسرایە ئەمن لە 15 9 عادەتی ئەمە لە کوردستان 15 9 مەکتەب دەبەوە ئەو کات لە 15 9 بەڵام ئێستاکە 15 وەرسوتە دووە بوویتەیەکیدا زیاتر لە 25 شەشی 2008 تەواو کردیە یعنی ئەوە لە فترەی چ تەواو دەکەین ئەو فترێکە ئیمە چمان هەیە چواری ثانەوی پێنجی ثانەوی شەشی ثانەوی هەتوو لە بیدایەتی چواری ثانەویەوە دەست پێ دەکەین لە چواری ثانەوی لە چەندەوە دەست بە خوێندنەکەت کردیە لە سێ تەواو کردی هاتیە سەر بوویتە چوار ئێستا بۆ نمونە لە چواری ثانەوی لە 15 9 2004 هەتاوەکو 25 شەشی 2008 لەبەرەوەی من ساڵێک نەمتوانی بچم لە بۆ دەوامێ 4 ساڵ حاڵەتەکەی کە ئەوەی کە بەجیشت هێشتا ئەوش حساب دەکەیت ئێمە 4 ساڵە هەتا 25 شەشی 2008 بوو ئەو جە نەوعی دەرەجەی ئیمتیحانەکانت لەسەر ئەو شادەی نەوعیەتەکەی چۆنە ئایا لەسەر سەڵی ئیمتیحانەکانت کردیە یانیش بۆ نمونە ئێستا کە ئەوروپا یانیش وڵاتی دەرێ هەیە لە ئەوروپا لەسەر پێنجە ئێستا لە خێزانم لە بەشی طبیە لە طبعا لێ دەرێ دەخوێنیت تەماشا دەکەم دەرەجاتیان لەسەر پێنجە دووە سێیە چارە پێنجە ئەو هاییە نظامی ئەوروپی بەڵام ما هەمومان عراق نظامەکەی لەسەر سەڵیە سەد نمرەکەمان سەدە سەدی هەڵدەبژێریت یانیش ئەوەتە لەسەر 20 هەڵدەبژێریت مە سەدە باشە مەجموع عامی دەرەجەکەت دەنووسی لە شەش دەرەجەکەت چەند بووە ئیمن 79.43 دەرەجە 79
درجة التقدير يعني ليرك وانا بوينتك تسمبوا بوينتكش دنوسي چەند بۆ لە 6 پۆینتەکەش دەنووسی ئەم لە پۆلی 6 79.43 هیناوە 79.43 نووسیە لێرەپانەوە بە پۆینت دەینووسی پاشەنجینێ شەهادەی شەشت سکان دەکەی بە دەرەجەیە وە تەزدیقیشکرایە سکان دەکەی لێرەپانە دادنی لە شەهادات لێرپانە لە بۆی دادنیت و لە بۆی ڕاون دەکەی وە پاشەنجینێ شەهادەی جیداری دەوێتەوە شەهادەی جیداریمان نییە لە 6 کەس نیتی هەر دووبارە هەر شادەی بە دەرەجاتەکەی دابنێەوە هەردووشی شادەی بە دەرەجاتەکە لێرەخواانە دابنێەوە پاشەنجین ئایا لە خوارێ ئایا هیچ پلەکت بەدەست هینایە ئایا هیچ دەرەجەکت بەدەست هینایە یانی ئەوائیل بوویت یانی یەکەمی سەر کوردستانی لە پۆلی 6 یان نەبوویت لە پۆلی 6 ئەگەر ئەوائیل بووی دەنووسی ئەوائیل ئەگەر نەبوویت نانووسی ئەگەر دەرچوونەکی ئاسایش بیت پڕ ناکەیتەوە ئەگەر دەرچوو بیت ئەوائیل بیت بۆ نمونە یەکەم بۆ دووەم بووە سێم بووە لە پۆلی 6 لێرەکوانە بەڵێ دادەگریتن ئەو مستەوای کە یەکەم بوویت یان دووەم یان سێم بوویت لەسەر ئاستی دەوڵەت بووە یان لەسەر ئاستی مەحافەزە بووە یانیش ئەوەتە لەسەر ئاستی مەدرسە بووە یان لەسەر ئاستی شار بووە پاشەنجینێ تەرتیبی ئەلێرەکوان دەنووسیت کە تۆ ئەوائیل بوویت لە یەکەمەکان بوویت یەکەم بوویت یان دووەم بوویت یان سێم بوویت یان دەرەجەکەت لە چوارەم تا پەنجامین بوو یانیش ئەوەتە لە پەنجاوی تا لە سەدەکەی سەد یەکەمینەکەی بوو ئەوە تێدا دەنووسی پاشەنجینێ دەڵێت ئایا هیچ شتێکت هەیە بسەلمێنی کە تۆ ئەوائیل بوویت هیچ شتێکت هەیە ئەگەر شتێکت هەبوو لە بۆی دەنێری ئەگەر نا لێرەکوانە لە یاکەیدا دەگریت دەڵێ کاکە بەس ناچێتم و دەرچوونە لە 6 کێشەم نییە بەڵام ئەوان زیاتر بەڕاستی تەرکیز دەکاتە سەر ئەو دەرەجەت لە هەفتای کەمترمی تۆزێک هاتنەوە بەڕاستی زەحمەت دەبیت نابیت واقعی هەبووە 67 بوو ئێستا لەکنەوە گوتم بەڵام تورکمانەکان زیاتر ئەگەر هاتوونەتەوە شت تورکمان بی ئەوە فەنیع من الله زۆر دەچێت هیچ کێشەت نابیت بەتایبەتی تورکمانەکانی کەرکووک و تەلعفەری یعنی 100% دەتوانم بڵێم 100% دەتوانم بڵێم ناگەێتەوە ئەوان یانیش تورکمانی ئەفغان تورکمانی تورکستانی شەرقی ئەوانە زۆر دێنەوە ڕکوور و لای چینوانە هەموو وەردەگیرێت یان کۆریا و ئەوانە زۆر وەردەگیرێن بەتایبەتی لای شەرقی خۆم ئێستا کە کۆریم لەگەڵ ووە ئەوانە زۆر وەرگیراوە پاشەنجینێ دیتە خوارەوە لە پاشەنجینێ ئیمتیحانت چیە بەکالۆری ئیمتیحان الوزاری ئەوەی تێدا ئەوە دەکەیت اختیار دەکەیت ئەگەر هەو نییە ناینووسیت وە پاشەنجینێ لێرەکوانە تەخەسوسەکەت اختیار دەکەیت ئایا علمی بووە یانیش ئەدەبی بووە ئیمە علمی بووە علمیەکەی تێدا دەنووسی وە پاشەنجینێ ئایا کۆتا ئەوە چ بووە لە چەندی چەند تەواوت کردووە لە 25/6/2008 شەهادەکەم وەرگرتیە تەواوم کردیە ناچێت بوویمە و لە 6 نەماوە نەتیجەم وەرگرتەوە بە ئەو بەروارە دەگۆڕێت خولی دووەم ئەو کاتی دەفتە مانجینۆ دەنووسیت مانجینۆ دەنووسیت عادەتی مانجی هەشتەمێ نازانم امتحانی خولی دووەمی 6 ئێستاکە ئێستای کولی پێت دەڵێن بەڵامی 6 نازانم ئێستاکە لە پاشەنجینێ دەرەجەکە چەند بووە وەک بە پۆی چەند بووە دەرەجەکەی 73.3 بۆ دووبارە دەنووسیەوە وە دەرەجاتەکەم لە بۆ ڕاون بکەوە تقریبا تکرارەوە ئەو پاشەنجینێ لێرەکوانە ئایا مەرتەبە چەند بووە دووبارە ئایا یەکەم بوویت لەسەر چی یەکەم بوویت لەسەر شار یەکەم بوویت لە بۆی دەنووسی ئەگەر نانووسی ئەوە دەربارەی تعلیمی ئەوە دەربارەی پۆلی 6 ئەگەر کەسێک بێوێت لە بەکارهێنانی زۆر بچینێ لە کۆلیژ وەربگیرێ لەوێ هەر ئەوەندەی دەوێت خەزم دەکاتن و دەڵێ ئەلحەمدولیلا بەڵام هەندە خوتوەی تر دەمینێت دوایە دەبی پڕ بکاتەوە بۆ مەجاری ناچینە سەر ئەو خوتوانە هەتا وەکوئی ماستەرەکەش تەڵ دەکەین ئەو بەکالۆریەکەمان تاڵ کرد ماستەرەکەش کەس دەرکوان دکتۆرا هەیە کەس نیێوانە ئەگۆ مامۆستا نەچینە سەر دکتۆرای دکتۆرە تۆزە ئەوە درێژ دەکتەوە بەڵێ ماستەرەکە بەس ماستەرەکە بەسە و کاتی دوای لە خۆمان دەتوانین دابنیشین بە وردی هەندێک شتێ پڕ دەکەینەوە
چون ماستەرەکە زۆر ئاسانترە، دکتۆراکە زۆر قورسە پرۆپۆزەل و نازانم چی و هەموو شتێکی دەوێتە. ئەوە دەربارەی بەکالۆریۆسی، ئەوە دەربارەی شادەی شەشمان هەموو تەواو کرد. ئەو جە کەسێک بیەوێتە لە ماستەر بخوێنیت کە پڕت کردەوە یەکسەر خەتەک لێدا دێرەوان ئەمە زانەی پڕکردەوە. ئەو جە کەسێک بیەوێت لە ماستەر بخوێنیت، کەسێک بیەوێت لە ماستەر بخوێنی دێ یەکەم زارتانەوەی پڕ دەکاتەوە، پاشەنجینێ دەستە سەر بەکالۆریۆسی، پاشەنجینێ دەستە سەر بەکالۆریۆسی. ئێستا تو بەس شادەی ئەوە تانەیمان داخل لە بەکالۆریۆسی ئێستا بۆ نام خەت تەواو کردیا دەبێت تەقدیمی کەنەوە بەکالۆریۆسی کات چی پێویستە؟ معادی بڕکەیتەوە، حەدیش معادیش نفسی شتە، نفسی شت چت کردی چما گوتی شەهادەکەی دادنی نایت بەلەدەکەت و مثلا ناکری یەکسەر شەشەکەی بنووسی بۆچی يعني مثلا ئەوە دەرێ محادەکەی لە نووسی نا بەکالۆریۆسم دەڵێ پڕ نەکردەوە. ئەمە بەس ئەوێت ئەگەر پۆلی 12 تەواو کرێ محادێکیش تەواو کرێ لە پاش پۆلی 12 يعني مثلا دەرێ محادەکەی دانی پشتەوە، بەڵام ناکرێ محادەکەی پڕمەکە و یەکسەر پۆلی 12 کەی دانی نا محادەکەش دابنی ئەخەرەوە دەستەوە بەکالۆریۆسی دەتوانی لە بەکالۆریۆس شتێشتر بکاتن لە معهدی لە معهدەکەی کە تەواو دەکەن نازانم ساڵێکە دووە چەند دەلەوێت دەخوێنن شتا ئێستا حالەتی ئەمان نەبووە، ساڵێکە دووە لێ نەشم پرسێ ساڵێکە دووە دەخوێن شتە چوە ئیمتیحانی پێ دەکاتن یەکسەر ناستەوە بەکالۆریۆسی، یعنی دەبتە دیپلۆم عالی ئەو کاتی وەردەگری شەهادەی دیپلۆم عالی وەردەگریتن کێشەی نابیتر لە بۆ ئەو شتەی لە بۆ معادەکەش نفسی شتە پڕ دەکەیتەوە. ئەو دێتە سەر با بینە سەر بەکالۆریۆسەکەی با پڕکەینەوە. ثانویەکەی ئێستا لە ناو سەد شەشەوە بکاتە دەتانی؟ هیچی ئێستا لە ناو سەد شەشەوە ئەخە دەرەجە و شتەکان دەتانی بۆ دوای ئیزافەی دوای ئیزافەی دەکەیت مشکلەی نابێت. مشکلی نابێت کە ناو تاتۆ لە مقابل ئێستا یەک نەفەر نانواوە ناوی هاتەوە مقابلەکە دەکەتە مانجی 6 لە مانجی 6 دەرەجاتەکەی لە بۆ دەبات لە مقابلەکەی کاتی کە هاتەوە نە هیچ کێشەی نییە. هەم لە بۆ کەلۆریۆسیش دەتوانیتە کەوانیدیان ماستەری بخوێنن لە بۆیش دەتوانیتە، یعنی تەواوی نەکردی هێشتا دوای کە تەواوی کرد دەرەجاتەکەی بدا دێنە سەر بەکالۆریۆسی. لە بەکالۆریۆسەکەش نفسی شت ئەوە دوێنێ شێ هەموو ڕەش کردەوە لە دەستم ڕەش بووە حاصل دێت نفسی شت. لێرە کوانە دەوڵەتەکەی هەڵدەبژێریت، دەوڵەتی من چییە لە عێراقا، لە پاش مژنێ شارەکەی من چییە ئەڕبیلە، جامیعەکەم چییە زانکۆی سەلاحەدینە، سەلاحەدین یونیڤەرسیتی دەنووسین، زانکۆی سەلاحەدین وانە هەموو هەیە لەبەرەوەی پڕمان کردیتەوە پێشتر. ئەگەر پڕ نەکرابە دێت بەدەستی بنووسیە، بەڵام ئێستاکە هەمووی هەیە ئەوەتان ناوێت. دوای لێرە کوانە ئایا ئەو کولیەکە تۆ اختیاری دەکەیت ئەو پاشانژنێ چ کولیەکە بۆ نمونە زانکۆی سەلاحەدینە، بەڵام کولیەکەی کۆلیژی ئادابە چ قسمەکەی تێدا دەنووسی لە کۆلیژی ئاداب ئینگلیزیە زمانە مێژووە چیە هەڵی دەبژێری و پاشانژنێ حالەی دیڕاسەکە ئایا تەواوی کردیان تەواوی نەکردیە، ئەگەر تەواوی کردبوو متەخەرجە، ئەگەر تەواوی نەکرد دەڵێ تەواو دەکاتن. ئەو زە پاشەنجینێ لێرەکوان نەوەی دەرەجاتەکەی لە ئەوە چی دەیە لێرەکوانە ئەگەر تەواوی کردبی یەکسەر اختیارەکەی دەنووسی تەواوی کردی متەخەرجە و تەخەبوزەکەی دەنووسی ساڵی دەستپێکی بەکالۆریۆسی ساڵی کۆتایی هاتنی بەکالۆریۆسەکەی دەنووسی ساڵی دەستپێکی بەکالۆریۆسی کۆلیژی ساڵی کۆتایی کۆلیژی دەنووسیتن. پاشەنجینێ لێرەکوانە نەوەی وەکو شەشەکەیە ناوی دەرەجاتەکەی دەنووسی نەوەی دەرەجەکە ئەوجە پۆینتەکەش لە پاشەنجینێ ئەلێرەکوانە لە شەهادەکەی لە بۆ دادنێتن شەهادەکەی لە بۆ دادنێتن ئایا شەهادەکەت و پاشەنجینێ لێرەکوانە شەهادەی جیداری دەبێتن شەهادەی جیداری دەبێتن دەبی لە بەکالۆریۆس ئەوانە شەهادەی جیداری دەربکەن هەرچەندە لە کاتی پڕکردنەوەی ئێستا نایبێت شێوە کاتی خۆی نەمبوو شەهادەی جیداری کە پڕم کردەوە هەردووکم شەهادەی بە دەرەجە دانا، بەڵام لە کاتی مقابلە دەیوێت لە کاتی مقابلە دەیەوێت بەڵێ شەهادەی جیداری دەچێت سەرۆکاتی زانکۆی بۆ نمونێ لە زانکۆی سەلاحەدین دەچێت زانکۆی سەلاحەدین تەڵەبەشی دەنووسی دەڵێم شەهادەم دەوێتن شەهادەی جیداریم دەوێتن یەکەم جار دەچێت کولی خۆت لە کولی خۆت لە تۆمەری بەشی تۆمار
لە بەشی تۆماری کتابەکە دەداتێ لە بۆ زانکۆی سەلاحەدین لە زانکۆی سەلاحەدین دەچێت بەشی تۆمار لە بەشی تۆماریش ئەڵێ دەمەوێت لەگەڵ ڕستمی خۆت دەبیت ئەو کات بەجی دێریت ئەڵێ فلان ڕۆژوارەوە شەهادەت دەداتێ شەهادەتێکی جیداری پێدەن ئی دیوار دەتوانێت دووچیدانم هەردووکم دانایە دواترە من دانا نفسی شت کردن ئەو جا ئەگەر هاتوو لێرەکوانە دیراسی ترت هەیە لە جیتر دەخوێنیت بۆ نمونە هەیە ئێستاکە لە بەکەلۆروسی تاوکردیان مامۆستایە دووبارە چیتەوە خوێندنە چ کەشی هەیە بەڵێگە خوێندنە چ کەت هەیە لێرەکوانە لە بۆم بنووسە خوێندنی ترمە ئەگەر نیتت مەینووسە ئەو شتە ئەو جا پاشەنجینی ئایا هیچ دەرەجاتەکەتی نایە ئەوائیل بوویت بۆ من ئێستام ئەوائیل بوویمە ئەوائیلەکەم لەسەر چ بووە لەسەر ئاست بووە ئاستەکە چ بووە لەسەر ئاستی مەحافەڵە بووە ئەوجا لەسەر ئاستی مەحافەڵە دەنووسم ئەوجا چەندەم بووی نمرەکەی دەنووسی ئایا لە چەندەم بووی ئەوی دەنووسی لەسەر ئاستی بەشیشی تێدا لەسەر ئاستی کوردستانی تێدا مەحافەڵەی تێدا بەشی تێدا ئەوهای تێدا دەنووسی من لەسەر ئاستی مەحافەڵەی بوو پارێزگا مەحافەڵەکە هەڵبژار پارێزگا هەڵبژار فەرموو گیانی ئەمە چێژەتان نەما شەشتان تاوە کرد تا ئەوەی کە لە بەکەلۆریۆسیە چێشەی تاوە دەست خۆش بێت بەڵێ لەسەر ئاستی مەحافەزە لەسەر ئاستی قسمیشی تێدایە بەڵێ ئەوە ژۆرێ وایە ڕاست دەکەیت نەئەخەر ئێستا ئاماری پۆلیتەکنیکی شەیە هەدی ئێستا کەوا لە ئامار دەبتۆ لە پۆلیتەکنیک قسمی تر دەبتۆ ئەو کاتی فەرقی هەیە باشە ئەو دەدەیتە سەر ئەوەت کە تەواو کرد ئەوە لەبارەی ماستەرەکەی زیاتر لیدا ناخۆی چونکە هەموو ماستەر ئەو جەکە ئەومان تەواو کرد دەربارەی ماستەر وشتانە هەمومان تەواو کرد دێرەکوانە هەمووت کلیک دێتە سەری کە ئەوانەت پڕ کردیتەوە ئەو عەقلانەت پڕ کردیتەوە ئەوانەت کە پڕ کردیتەوە دێتە سەری ئەو جە دێم سەر شتێکی تر بە سەریعی ئەوانە دەڕۆی چونکە معلوماتی تعلیمیەکەمان پڕ کردەوە دێتە سەر ئەنشیتە ئەکادیمیە ئایا تو چت هەیە چ چالاکیێکی ئەکادیمیت هەیە ئەگەر چالاکیێکی ئەکادیمیت هەیە بینووسە لێرەکوانە بینووسە من بەحثەکەم نووسیە بەحثی ماستەرم تێدا نووسیتم نووسیتم لێرەکوانە ئەو چالاکی ئەکادیمی تێدا هەیە لێرەکوانە بنووسە ئەیان مەقالەیەکت نووسیە یانیش ئەوەتە لە مجەللەی شتەکەت بڵاو بوویتەوە یا کتێبێکت نووسیوە تێدا بینووسە ئێستا من کتێب نووسیوە بەڵام بڵاو نەکردیتەوە نەمنووسیە سێڕی سێرژم هەیە بڵاو کردەوە نەمنووسیە ئەوانە تێدا هەیە یعنی لێرەکوانە چ تێدا بنووسە ئەوەن ماستەرەکەم هەبوو لێرەکوانە ماستەرەکەم نووسی ئەوان شیتەتی ئەکادیمی پاشەنجینی دیتە سەر بەشێکی تر تەجروبەی عملت چ کار دەکەیت یان لەکوێ کار دەکەیت ئەوە زۆر مهمە تەجروبەی عملت دێم لێرەکوان لە تەجروبەی عملەکە یەکەم شت چ لۆغاک چیەت و لۆغەی دایکت چییە بەڵێ خەنا لە ئەوەی هەلێرەکوانت تەجروبەی عمل هەڵدەبژێری ئەشیتت لە ئەکادیمی و پاشەنجینێت ڕاست دەکەیت لۆغەکەیە تەفاسیلی لۆغەکە چییە لێرەکوان لۆغەکە هەڵدەبژێری خۆی گەورە خێر نووسیاوە دەبرێن لۆغەکە دەنووسی کوردی تێدا دەنووسن ئەو دیتە سەر عەرەبیەکەت مستەوای عەرەبیەکەت چۆنە تێدا بنووسە شەهادەت هەیە شەهادەکەی تێدا بنووسە من ئەو کاتی نەمنووسی بەڵام شەهادەکەم بەدەست برد ئێستا ئایڵتسم هەیە ئایڵتسەکەم بردیە دیبلۆمی عەرەبیم هەیە دیبلۆمەکەم بردیە تێدا مستەواکە چەندە تێدا دەنووسیت لێرەکوانە ئەوجا ئەوەی تێدا نانووسی ئەگەر هاتوو شادەی تورکیت هەیە هیچ شادێکی تورکیت هەیە تێدا بنووسە ئێستاکە من شادەی تورکیم هەیە جێبیرم هەیە شادەکە پێت دەڵێ ئایا کە شادەی تورکیت هەیە چییە مستەواکەت ئەی بیرە ئەی ئیکیە بێبیرە بێئیکیە جێبیرە تێدا دەنووسی مستەواکەت من جێبیرم هەیە الحەمدلله خی گەورە فەزلێ سەرکردم یەکەمی سەر قەڕای بوون لە لۆغەی تورکی شەهادەی لۆغەکەیان داینی ئەوە شەهادەکە لێرەکوانە شەهادەتە بوو بەڵام دەبی بە دەلیل لە بۆیان بسەربیت بۆ نمونە من شەهادەم هەیە ئەوە شەهادەکەم بە دیبلۆمم هەیە لە زمانی تورکی دیبلۆمەکەم تێدا نووسیە چت هەبوو تێدا دەنووسی لێرەکوانە شەهادەکەت هەبوو دەدێنی ئەگەر نا پڕ ناکەیت تۆ لی دەگەڕێت ئەو بە شێوەیەکی عام لۆغە ئەوجا ئەنشیتەتیت ئەکادیمیە تەجروبەی عەمەلەکەت تەجروبەی عەمەلت لەکوێ کار دەکەیت
لە شەریکەکی کار دەکەیت کارت کردیە بینووسە ئەگەر نەکردیە مەینووسە ئایا کارت کردیە چ وەسیقە کە تێدەی سەرمێنی تۆ کارت کردیە ئەگەر نیتت پەڕی ناکەیتەوە ئێستا من لە دوو شوێن بوویمە کارکردنی من لە زانکۆی سەلاحەتی بوویمە لە کۆلیش دەرسم گوتەوە مامۆستای زانکۆ بوویمە بە ختمی ڕسمی کتابم کردو لە زانکۆی ختمیان لە بۆ لێدام و وەلا عەمادەش ختمیان لە بۆ لێدام وەلا وەزارەت بوویمە لە خوێندنی باڵا لە بەشی پلاندانان بووینە کتاب خوێندەرم هەبووە وەلا شەریکەش بووین شەریکەی سۆزی لە کاکتۆر دەشادوە بە مدیر بوون پلەی مدیرم هەبوو لێرە دەرێ ڕاتبەکەم هەزار دلار بوو ئیتر ئەویشی تێدا دەنووسی هەموو بە وەسایق لە بۆی دەنووسی ئەگەر هەبووە ئەگەر نەبووە وەسایقت نییە ناینووسی لە سیڤیەکەی با دەینووسی بەڵام لێرە بوانە نایکەیت ئەگەر وەسایقت نەبوو ئەگەر وەسایقیشت هەبوو تێدا دەنووسی ئەو جە پاشەنجینێ سیڤیت بەڵێ گیان ئادەینووسی بینووسە لە خەستەخانەی خۆبەخشە کتابت لەبۆ دەکات خەستەخانە کەەوە بە خۆبەخش لە بنەوە ئیش دەکاتن هیچ کێشەکەی تەتوێ ئەوە زۆر زۆر باشە ئەو شتە ئەو مەجالە ئەری وەڵا یعنی ئەوان زۆر مەرەقیان ئەو شتەیە بەڵێ بەسکان دەدەنی پاشەنجینێ سیڤی خۆت ئایا سیڤیەکەت سیڤیەکەی دەنووسی ئایا سیڤیەکەت چۆنە باشترین سیڤیش بەڕاستیتان پێ بڵێم سیڤی نظامی بەریتانیا ئینسان بزانم بخوا لێرێکوانە نامداتێ ئەوەتانە سیڤی باشترین سیڤی نظامی بەریتانیا سیڤیکی دروزمەکە سیڤیەک بی هەڵاپۆریایە و گلوگلزار نازانم دیکۆرات و ئەو شتانە نەبیبە سیڤیەکی سادە لێرەکوانە ئەو سیڤیە ناوی خۆم نووسی بوو لەگەڵ جنسەکەت و پاشەنجینێ لەدایک بوون و ئەدرێست و ڕقم تەلەفۆنەکەت لەگەڵ ئیمێڵت و پاشەنجینی هەدەفت چییە لە سیڤیەکەی دەنووسی هەدەفت چیە بۆ دێتە تورکیا وە مەڵێ وەڵی تورکیا دەوڵەتەکی ئیسلامیە و تورکیا نازانم ئەوە چیە و تورکیا ئەو شتانە هەموو تەقلیدیە هیچ ئەو شتانە مەنووسە هیچ پێویست ناکاتن باشترین قسە جوانترین قسە لێرەکەوانە ئەو شتێ تێدا بنووسی بە داونلۆدی بکەنەوە بینەوە سەر شاشەی بە لێرەکەوانە بکەنەوە باشترین یعنی شت کە تێدا بنووسیت ئەها بە کورتی ئەو من حەزم بەڕاستی بەکارکردنێکە دەمەوێتن لە لێگەک لە زانکۆی حەز دەکەم یەک لە زانکۆکانی تورکیا بخوێنم لەبەر ئەوەی کە دەمێ بخوێنم ئەو زانیاریانەی کە لە تورکیا هەیە بەدەستی بێنم و ئەو زانیاریانی خۆشم هەیە بدەمە ئەو دەوڵەتەی و زانیاری دەوڵەتی تورکیا لە بۆ دەوڵەتی خۆم بگەڕێنمەوە لەبەرەوەی هەم دەمەوێت سوودێک بە شاری ئێوە بگێن هەم سوودێکیش بە شارەکەی خۆم بگێن جوانترین قسە و بە کورت و پوخت تێدا بینووسە ئەو مەنووسە وەڵا کەلتوریە وەڵا نازانم چێ وەڵا ئەوە لەسەر شتانە هیچ مەنووسە تێیدا دەنووسی سیڤی ئۆبجێکت پاشەنجینی ئیدوکیشن سیڤی دوا بنووسە ئەمە کێشەمان هەیە نازانین سیڤی بنووسی وای تێدا بنووس ئەوجا مەراحیلی خوێندن ئیدوکیشن مەراحیلەکانت چۆنە چۆن نییە دیبلۆمەت ئێستا من دیبلۆم لەوانەوتنەوە شەیە لەوەم هەیە بە دەرەجە تێیدا دەنووسی سیڤیش لە ئاخر ساڵی لە بۆ کەمترین ساڵی دەڕات یان بۆ ئێستا لە 2007 تا 2008 وا دەینووسین سیستەمی بەریتانی پاشەنجینی وەرک ئەکسپرێنس لەکوێ کار کردەوە تەجاربی عەمەل ئەو تەجاربی عەمەلانە هەبوو تێیدا لێرکوان نووسیمە پاشەنجینی هیچ ڕیسێرچێکت هەیە هیچ بەحثێکت نووسیوە ئەو بەحثانی کە تێدا نووسیون لێرە دامناوەی نووسیوێتە پاشەنجینی ئایا لە هیچ کۆنفرانسێک لە هیچ شتێک لە هیچ چالێکێکە تێدا هەبوو بەشداری کردو بەڵێ لە کۆنفرانسانە بەشداری کردو ئێستا بۆ نمونە لە کۆنفرانسی نێودەوڵەتی بەشداریم کردووە لە عێراق و لە تورکیا بەشداریم کردووە لە ئەوروپای بەشداریم کردووە لە بەریتانیا بەشداریم کردووە تێداوانم نووسیوە و پاشەنجینی شارەزایی لە چ بەرنامەیەکی کۆمپیوتەر هەیە ئەوە سیڤی بەعام بەرنامجەکانی کۆمپیوتەر تێدا نووسیوە لەوانە بە شێوەیەکی عام ئەوەمە پلەکەشت دەنووسیت شارەزای پلەکە ئەکسەڵەنت زۆر باشە لە SPSS و NCSS و لە ڤیژوال بیس و ستاتیگراف و ئیمێجی و ماتلاب ئەوانە ئەدڤانس ئاخر مستەوەمە الحەمدلله تاوە شارەزایم لێ هەیە ئەوجا لغەت چ لە چەند لغەت دەنووسی ئەوە یەو کاتی تورکیامە لەباندی لغەی تورکی نەنووسیە ئێستا تورکیش زیاد دەکەم لە سیڤیەکەی لە مەڕاحیل لە خوێندنی فیلانە تەقدیم کردێت زیاد کردیان لێرەکوانە کوردی دەزانم و عەرەبی دەزانم و ئینگلیزیش لەو مەڕاحیلانە دەزانم و دەوراتی وانەم کردووە شەهادەتی دەورەکانیشم هەموو لە بۆ ڕەوان کردبوو بەوازەوەی بەڵێ بەڵێ دەیبینووسیت لە ئەو ئەنشێت ئەکادیمیە
لەوێ دەرێ تێدا دەنووسی ئەو جا تەجروبەی عەمەلت تاو خەزم دەکەیت ئەویش تاو دەبیتە ئەوە دێتە سەرێت تەئهیل ئەکادیمی ئەوە هیچ فەڕ ناکەیتەوە لی دەگەڕێت ئەو ئیشی تو نییە ئەوە کە هاتێت تووچای ئەو کاتی ئیشی تو دەبیتە ئەو جا ئەنشطة الاجتماعیە دێتە سەروەی ئەو بەشەی ئەنشطة الاجتماعیە بزانی چت کردووە ئەلێ لەکوانە تەطویع بە خۆبەخشبی لێرە دەنووسی برا ئێستا بۆ نمونە من ئایا مەشاریعت هەیە یان جەوائزت هەیە یان چت کردیە ئەمە لێرەکوانە دبلۆمم هەیە لەوانە وتنەوەی دبلۆمەکەم تێدا نووسیوە سمیناراتم هەیە لە نێودەوڵەتی سمینارەتە نێودەوڵەتیەکەم دانایە و ئەوجا ئەنشئة تەطویعیە ئەگەر تو لە هیچ بەخۆبەخشیت ئیشت کردە لە هیچ مناظەمەچی یان لە هیچ شوێنەچی یان لە هیچ نەخۆشخانەچی ئە لێرەکوانە دەڵێ بەڵێ تێیدا لە بۆی دەنووسە هیچ کێشەت نامێنێتەوە ئەوجا دێ سەر تەجروبەی تورکیا دێ سەر تەجروبەی تورکیا ئە لێرەکوانە تەجروبەی تورکیا ئەوە لێرەکوانە هیچ پڕ ناکەیتەوە تەنها چەند شتێک نەبێتن هەموو شتێکی پڕ ناکەیتەوە لەبەرەوەی هەندێک شت ئەو کات پڕی دەکەیتەوە کە وەرگیرای ئەوانێکی ئێستا پڕی دەکەیتەوە ئایا تەجروبەی تورکیا ئایا توی سەفەری تورکیا کردە پێشتر ئەم پێشتر سەفەرم کرد پێش من هەکەی نووسین بەڵێ ئەگەر نادەنووسی نەخێر ئەوجا پاشان جینێ لە بۆ تورکیای لە بۆ چ چویت وجودت هەبووە هاتیە لە بۆ تورکیای لە بە سیاحە هاتی بە ئیش هاتی بە ئیشتراک لەگەڵ مؤتەمەرات هاتیت یان لە بۆ تعلیم هاتی من لە بۆ دوو شت هاتوومە لە بۆ دوو شت هاتوومە لە بۆ مؤتەمەرات هاتوومە لە بۆ ئیجتیماعی هاتوومە یەک مؤتەمەڕێکی نێودەوڵەتی بوو لێ بەشداریمان کرد سەر ئاستی وێندرێ و دووش مؤتەمەراتی واش بنووسە حفظی قورئانی ئەگەر لە حفظی قورئانی بەشداری یان چەند بەشداریت کردووە لێ دەرێ لە مسابقات ئەویش دەنووسرێتە هیچ ئەوەی تێدا ئەوانە بنووسە چت بەشداری کردە لە چێن دەرێ لەو دەوڵەتی چت کردو تێدا بنووسە ئەوجا پاشان چینە لە بۆ تعلیمی چت هەیە بینووسە ئێستا بۆ منە لە تعلیمی لە طلابین بەشدار بوون نووسیمە ئەوجا پاشان چینە لێرەکوانە ئەو ڕقەمەی نانووسی ئەو دەواز دێدەینی ئەوە کاتەکە پاسپۆرت و ئەوە ڕقەمی پاسپۆرتەکەمە ڕقەمی ئیقامەکەمە ئەو کاتی تێیدا دەنووسیت هیچی تر لێرەکوانە پڕ ناکەیتەوە هەر ئەوەندە لە ئاخر شت لێرەکوانە لە تەڵەباتەکەی بابینە سەری کاتێک کە ئۆفەرت لە بۆ هاتەوە ئەوەت هەموو تەواو کرد ئێستا هەمومان تەواو کرد لێرە چەند شتێکمان دەبینێتە لێرەکوانە ئەگەر هات ئۆفەرت لە هاتەوە کە تۆ قبول کرای کە ئیمێڵت لە بۆ هاتەوە مقابلت کرد پاش مقابلەکە ئەلێرەکوانە ئۆفەرەکەت لە بۆ دێتەوە ئەلێرە ئۆفەرەکەت لە بۆ دێتەوە دەڵێ کات ئەتوو لە منحەکەی قبول کرای ئەلێرەکوانە PDF-ئەکەت دەداتێ PDF-ئەکەی دەبی داونلۆد بکەیت تێدەگەیت یان ئەو عەمەلانەی کە خۆشت پڕت کردەوە ئێستاکە هەموو دەداتێ هەموو دەداتێ چت کردیە لێرەکوانە کە پڕت کردبیتەوە هەموو دەداتێ بۆ نوشە ئەوانەی کە بڕم کردەوە هەموو دەداتێ هەمووی چم کردیە لەوە خۆم هەموو دەداتێ ئەوەی کە پڕم کردیتەوە PDF-ئەک دەداتە بندەستی خۆت ئەو ئیشانی کە کردوتە ئەوە دەربارەی هەمووی هەموو پڕ دەکەیتەوە هیچی تێدا ناهێنی ئاخر شت لێرەکوانە کە تووشمان دەبیتە کە پڕت کردەوە هەر هەموو کە هیچت نەما دەیتە ئێرەکوانە مەڕاحیلەکەت ئایا معهدە یان جامیعەیە یان دێڕاسەی عولیایە جامیعە یانی زانکۆ بەکالۆریۆس لێ بخوێنیت یانیش ئەوەتە لە ماستەر بخوێنیت یان ئەوەتە لە دکتۆرا من مەڕاحیل من دکتۆرایە دکتۆرا نووسرایە ئیتو ماستەرە ماستەر دەنووسرێت ئی کەسەکی بەکالۆریۆسە لە دێوە لە جامیعاتی بخوێنیتن لە جامیعاتی دەخوێنیتن دەیتەوە ئێرەکوانە لێرەکوانە چەند شروطێکی تەقدیم هەیە دەبی بیکەیت تۆ من کردومە پێشتر بەڵام دەبی ئێستاکە تۆ بیکەیت دەڵێتن ئایا کە تۆ لێرەکوانە چەند تێبینیشی دێتێت و دەڵێت بە عادەتی ئەو CV و ئەو معلوماتانەی کە تێدا نووسی لە 30 خولەک تا 50 خولەکی هەموو بخوێندرێتەوە نەک دوور و درێژ شتەکە تێدا کردبیتن هە نەخوێندرێتەوە هەر بە کورتی دەرە بە پوختی بمدێ یان ئەوەتە دەڵێتن ئایا قبولیەتی ئەو شتێک کە دەتەوێت منحە
دەکرێتن تا ساڵی چەند وەردەگیرێ تێدا بنووسێ من پێم سەیری ئێستا کە لێرە کوانە یعنی حتا بە جەماعەتیشم گوت حتا بە جەماعەتی هێتەبەش وتم نازانم غەڵەتتان نەکردیە لە بەرمەجەی ئەو ساڵ وتیان لەبەرچی وتم لێرە کوانە ینی ئەوەی کە دەڵێتن لەبوو بەکالۆریۆس تەقدیم دەکاتن دەڵێ یەکی 1985 بە کەمتر نەبووماری لەو لە ئێوە دەڵێن ناوی تەمەنی لەوەندەبی ئێستاش لێرە کوان ئەوەندە دەیکەن وتی ئەمە تەمەنمان درێژ کردیە ئیتر نازانم تا چەندی لێرە کوانە ئەگەر هەموو خوێندوێتەوە دەڵێ ئەگەر هەموو خوێندوێتەوە کلیکە بکە لێرە کوانە حەفتی دەکەیت دەڵێ بەڵێ هەموو خوێندوێتەوە ئەوەت هەموو لەبوو شین و سۆر دەبیتن کە دەڵێ ئەو شتانت خوێندوێتەوە کلیکێک دەکەیت دەڵێ بەڵێ خوێندوێتەوە ئەوەت هەموو لەبوو سۆر دەبیت دەیت لێرە کوانە دێم لێرە کوانە ڕادەست پێ دەکەم شغلی تەمرین لە خوارێ معلومات عن تزكية والتوصية أو تيا ليرة كوانا ألير كوان تزكية ديني أجر تزكية تبيتا تزكية دوما مصيد جامعي ديني لبو ماستر يستبون منا تول لا يخوان خوان دوتا تزكية دكتور عندي بون منا دتلا دكتور رزقاري يعني دكتور وصفي يعني دكتور يشتر نقول دكتور تزكية بكا تسمى دليل تخوان لبو ماسترين كل شيء تايبت يعني دەداتێن ناوەکەی تۆ دەنووسی دەڵێ فلان دەرسم پێ گوتووە مستەوای وا بۆ ئیمێڵی خۆی و هەموو شتێکی دەنووسی بەڵام دەبی پێیان بڵێیت بەو مامۆستایە کە تەسکێت دەکاتن دەبی پێت پێی بڵێ ئاگدار بە ئیمێڵت لە بۆ کرا دەبی وەڵامی ئیمێڵەکەی بدەیەوە ئەدی یعنی وەڵامی ئیمێڵەکەت بداتەوە ئەوە لە بۆ ماستەر زۆر نیمە تەسکێتکات لە بۆ بەکالۆریۆس ئەوەی ناوێت خۆشە لە بۆ جامیعات دەبی کەسێک تەسکێت بکاتن ئایا تۆ خوێندوودە تەڵەبەکی چۆن بوویت بەڵام کە تەسکەی کردی دەبی و ئیمێڵەکەش وەڵام بداتەوە کە ئیمێڵەکەی وەڵام بداتەوە دەگەن هیچت نەکردەوە لێرە کوانە ئیضافەی دەکەیت و لە بۆی پڕ دەکەیتەوە لێرە کوانە اختیاراتت دەداتێ لە اختیاراتەکەی لێرە کوانە حسب جامعاتت دەداتێ ئەو قسمانە دەداتێ لێرە لە ئیضافەی کە دادەگری ئەم پڕم کردەوە بۆیە نامداتێ ئێمە قسمی خۆم پڕ کردەوە لێرە کوانە لە اختیاراتی جامعاتت دەداتێ جامعاتی هەڵبژێری دەڵێت 12 جامعای هەڵبژێرە لە بۆ تێ 12 جامعای هەڵبژێری هەندێکەیە دەیە هەندێکەیە 12 دەڵێت لەو جامعاتانم لەو هەڵبژێرن توێ لەکوێ بخوێنیت بەڵام نابیتن هەمووی دەڵێت نابیش هەموو جامعەکان لە ئەستانبول بیان لە ئەنقەرە بیان لە ئیزمیر بی لەو سێ شارە گەورەی بی دەبیت جامعەکان مختلف بی والمونە دوو جامعی لە ئەستانبول هەڵبژێرە دوو جامعی لە ئەنقەرە هەڵبژێرە دوو جامعی لە ئەزمیر هەڵبژێرە سێ جامعی لە کەرەکوچی هەڵبژێرە لە شاری بورسای جامعاتی هەڵبژێرە لە شارەکانی تریش جامعاتی هەڵبژێرە بۆ نمونە لێرە کوانە هەموو جامعاتانی کە من هەڵم بژاردووە هەموو یەکتەم بەڵێ یەکسەر جامعەکانت لە بۆ هەموو جامعەکان ئەو بەشەی کە تۆ تێی دەڵێتن ئەوەندە جامعە لەو بەشەی تۆ هەیە هەموو جامعەکان ئێستا و جامعاتانی هەموو دامن خۆم هەڵم بژارد ئەوە لێ کوانە پڕم کردی تۆ بۆیە نامداتێ شارە کوردەکانیش تێدایە وان هەموو شتێکی تێدایە ئەوجا لێرە کوانە لە اختیاراتی 12 جامعی هەڵدەبژێریت پاشان ژینین ئەلێرە کوانە ئەوە دەربارەی بەکالۆریۆسی پڕ ناکەیتەوە پرۆپۆزەڵ بەکالۆریۆس نایەوێت بەڵام لە دکتۆرای پرۆپۆزەڵی دەوێتن تایبەتە بە دکتۆرای بەڵام ئەگەر ماستەریش ناوێت هەندێک کوان نووسرا دکتۆرا یعنی ئەوە دەربارەی دکتۆرە بەڵام ماستەر پڕێکیتەوە زۆر باشە شتێکی پڕکەیتەوە پرۆپۆزەڵێکی پڕکەیتەوە زۆر باشە لە بۆ ماستەری بەڕاستی پڕی بکەوە لێرە کوانە بۆ نمونە پرۆپۆزەڵ چییە بۆچی دێیتە تورکیا لێرە کوانە دەخوێنیت لەگەڵ دیڕاسەکە دەنووسیت بۆ پاشم جینێ مۆزوعی ئیشەکەی تو چییە ئەتەوە ئیش لەسەر چ بابەتێک بکەیت ماستەر بەڵام دکتۆرا نەخێر لێرە کوانە دەنووسیت ئەمە دەمەوێت لەو لە فڵان جانبی دەمەوێت کار بکە لە ماستەرەکە پاشم جینێ عنوانی دەڵێ ماستەرەکەتم بدەی عنوانی دکتۆراکەت نابیتن لە 15 وشەی زیاتر بی عنوانەکەت 15 وشە هەموو جارێ عنوانێکمان نەدەنووسی ئێستای منچی ئەپلای لۆجستیک ڕیکریشن تو سام statistical measurement in medical image لەسەر سۆری طبی ئیشم کردیا
نا هر عنوانی بحثت هر عنوانش بخود دروست دکید لئستا دروست بکید بله دبی لئستا عنوانی بنویسی بله نامی ماستر بله نه توانی بیگواری به اتفاق دگوردرید بله این دکترا نمی بیگوار هستا که دبی ایلا پرزبا یتوی بکمو یتوی داب میشی لکل زمی هم داب میشی مشریفم لکل دانشمانم داب میشیتن لکه او نفر دیوی او موضوعی خوی بگوریتن اگر هاتو بیگواری آنچ طالع که موضوع ما لبو اختیار که موضوع که لبو اختیار دکاتن دبی برغبتی وهم بی طالع مدمانه لو جانبی استامن يوم سير جانب الدكتوراه كان جمعي سير علمي كرديتم علمي ستاتستيك علمي هندسة طبي هناك هندسة طبي لقل بريست كانسر لقل برين كانسر سرطان الدماغ لم يشل إيش دام من لسرها إيش تكا لسرها زانبي أو دانا عنوانك أو تباشن جديد ديرك وأنا عقلي سير تحديد المشكلات أتولد سم مشكلة شكال لسر تشتري كم ناس أو زانبة أو سيد زانبة قلت ما إيش لك مثلي لسر الصور الطبي لسر برين كانسري كسرطاني مشكلة لقل هندسة طبي لقل ستاتستيكي أو تشاشي أو سيحل لك وباش نجينا صوري دينا صوري MRI أشعة MRI دينا سرطانك إلى شين دريه إدخال لك أو تشاشي إلى بده نسيب المهم لحفتها بينزو شيء كمتر نبي لسيصد وشش زيادة نبي أو ذا رجع كان بحثت ترجع أجل أبو بكر دينيت أو معلومة كسر بحثي كده بيدا زانيتن تو هيكلي بحثك تسونا هيكلي بحثك تسونا هيكلي بحثك تلبو دنوسي وفاشن جنيم ليرك وانا إضافة أكاديمية ستة لبون بنوسا تسودي هي أو بحثها كديكي هدف السياق هذا بقيد الدوسي وباشن جيني مصادر كان عندك مصادر بدي عندك مصادر بدي كتو إيش لسه أو مصادر هذا يقولون كتابة تكتب لبريني يسوون سرطان يستدي لبودي نسيان لبابتي إحصائي تكتب بدي بينوسا يا لبابتي هندسي يا لبابتي ميجوي ثم مصادر يجي بينوسا طور دكي اللي ركوانا هذا تتهي بينوسي تتبيني كتابينوسي هر تتبيني كتاب دينوسي فاشن جيني كوانا حفظ كر يتكيشد لما آخر خطوة كتواب دبين مقابلة كت لتشوين دي بي صافي كوتر لقر بكي ديرك وانا دنوسيت إيمن أجر عزب لتركيا بعد صافي كوتر كت لتركيا بي أمن العراق مهضو شرط دمها العراق صافي كوتر كيبكا باشا العراق لتشين دري دو شارتيا دو قنصلي لدو شوينية لهولير هي لبغداد هي العراق لشوين دريبيت المقابلة نوسم لقنصلي هولير يعني نام قنصلي لقنصلي هولير نوسيو باشا جيني خزني بكا كخزنتك علي ركوانا كوتاي بسكولرشيب فقط ديتنو هيتر أولا كيتو تقديمات الطوال دبيت تقديم الخطة يعني نادر وشانية هيتي البابين هم الطاو كبري ونارتا وأوفرتا بعد طاو أبلاي دبيتن أبلاي دبيتن تلقوا على المتطلباتي كليك الداتي در طاو ديني معلومات كانت الهمون طاو أكيد بلى كابوت الطاو أبلاي دكيت يتكيشت نامية طاو تروى معلومات كانت ببي دي اف جداته معلومات كانت ببي دي اف شهر جداته او هل هم بلان يكشف رجاء دوباره تاكيد كم ولا سرتا لاستوا باش درجه براستي ايش لسر سي في دكا ايش لسر سي في دكا سي في چی جوان درست کرده با خودتان لدوای درجه گەورەترین شت سي في باش بوەردەگیری جاروێ هەیە درجه شکەم بۆ بەڵام سي في بە قۆدوە سیڤێکی جوانی دایە وەریان گرتیە سیڤێکی دروست بکەن بەڕاستی سیڤێکی باش دروست بکەن لە بۆ خۆتان ئەوە بە شێوەیەکی عام و کۆتایی ئەو